بەناوی خوای بەرز و بێهاتاس سڵاوتان لێبێت ئازان و خۆشەویستان لە هەر جێگەیەگەن هیوای تەندروستێکی باشتان بۆ دەخوازین. ئەمڕۆژ بارمەتی هاوکارانمان هاتین و خزمەتان کۆمەڵێک پڕکە و بابەت و زانیاریمان بۆ ئامادەکردوون دەخوازین کە با دڵ و دەڵونێکی ئارامەوە گوێبیستی تەواوی بڕگە و بابەتەکانمان بۆی کە سوودمەند لە تەواوی و بابەتانی کە پێشکەش بە ئێوەی ئازیزی دەکەین. لەداهێر سڵاوی خۆتان لەبێ بینەرانی خۆشەویست لە هەر شوێنێک کۆبینێرمانن خوشحاڵین کە خۆی گەورەتەمەنی پێداین ئەمڕۆژ لە خزمەت ئێوەیە بین بۆ پێشکەشکردنی کۆمەڵێک بڕگە و بابەتی پەیامی ڕۆژ بە کۆمەڵێکتەوەی جیاوازەوە پێشکەشتانێکێنی هیوادارین بینەری سەرجەم بگەوتەوەرەکان بن و کاتەکەتان لەگەڵ ئێمەیە بەسەر برن. ئەمڕۆژ چەند تەورێکمان ئامادە کردووە. تەورێکمان تایبەتە بەوەی کە ئایا ڕۆڵی ڕاگەیاندنی ئیسلامی لەناو کۆمەلگەدا چ ڕۆڵێکی هەیە تا چەندێک توانیوێتی کە خزمەت بە گەل و کۆمەلگا بکات بۆ دەزانین ڕاگەیاندن یەکێکە لە ئامڕازە گرنگەکانی ئاراستەکردنی هەر بیرڕایەک هەر نیشاندانی هەر زانستێک و هەر شتێک کە بمانەوێت هەر پامێک بمانەوێت لە ڕێک ڕاگەیاندنەوە. بەڵام دەپرسینە کە ئایا ڕاگەیاندنە ئیسلامیەکان بەتایبەتی توانیویانە بە شێوەیەکی بەرچاو بۆ شێوازی کە بتوانێت زۆر بەباشی خزمەت بە کۆمەلگە بکە ڕۆڵی بینیوە و توانیوێتی ئەو کلێنانێک لەناو کۆمەلگایە هەیە پڕی بکاتەوە بە شێوازێکی زۆر باش بۆ ئەوەی کە وەک دەبینین لە کۆمەلگای ئێمەدا بەداخەوە ڕۆژ بە ڕۆژ کرانەوەی زیاتر دەبینین و دەبینین تاوانەکان و ئەو شتانی کە ڕۆژانە لە هەواڵەکانە دەیبیستین دڵتەزێن و کۆمەلگا بەرە و پشێویەک ڕۆیشتووە. بۆیە گرنگە کە ڕاگەیاندنە ئیسلامیەکان کار لەسەر ئەم بابەتە بکەن و باسیش لەوە بکەین کە تا چەندێک گرنگی زیاتر بدرێ بەم ڕاگەیاندنانە بۆ ئەوەی کە بتوانن کاری باشتر بکەن لە داهاتووە. بەڵێ ئازان لە تەوری دومی بەرنامەکەماندا کە ڕۆژی ڕابردوو ڕۆژی جیهانی لاوان بوو باز لە گرنگی و بایەخی لاوان دەدەین لە کۆمەڵگای کوردیدا. بزانینەوە هۆکارانە چین کەوای کردووە لە کۆمەڵگای ئێمەدا گەنجان و لاوان پراوێز بخرێن. دەزانین کە سەرمایی هەموو کۆمەڵگایەک و هەموو میلەتێک گەنجانن کە دەتوانن گۆڕانکاری گەورە و بەرەو پێشچوونی زیاتر بۆ کۆمەلگا بەدەست بخەن. بەداخەوە لەرەمی کوردستاندا لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا بینیومانە بە لێشاو گەنجانی ئەم وڵاتەمان کۆش دەکەن کە چەندین هۆکاریان هەیە لەوانە بێکاری و نەبوونی ژیانێکی شایستە بۆ گەنجان و لاوەکانمان. چی بکرێ بۆی کە گەنجانی ئەم وڵاتەمان بمێنەوە و ببنە هۆکارێک بۆ بەرەو پێشوون و گۆڕانکاری لە وڵاتی ئێستاماندا. بۆچی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لێرە و لەوێ هیچ کات گرنگیان بە چینی گەنجان نەداوە بەردەوام پراوێزیان خستون و زۆر جار تا چەند گرنگە هۆشیاری گەنجانیش لەم نێوەندەدا و ئاگاداری مافەکانیان بن و ئاگاداریەوە بن کە ئەوان دەتوانن گۆڕانکاری گەورە لە وڵاتدا ئەنجام بدەن. لەو تەورێماندا بەگشتی باز لە ڕۆڵی گەنجان و بەرەو پێشوونی گەنجان دەکەین لە کۆمەلگای کوردیدا. بەڵێ ئەزیزان یەکێکتر لە تەوەرەکان بەهێزکردنی هزری منداڵە کە بێگومان دایکان و باوکان یەکێک لەو بابەتانەی زۆر بەلایەنە گرنگە یاخۆت با بڵێن پەروەردەکاران ئەوەیە کە ئایا چۆن هزری منداڵەکانیان بەهێز بێ. زۆر جار منداڵ ڕەنگە ئەوەی کە لە ماڵەوە دایک باوکەی بینێ منداڵەکە کۆشتێکی باش بکە بەڵام سێر دەکەین نەتیجەیەکی وا یاخۆت نمرەیەکی وا باش بەدەست ناهێنێ یاخۆت کە دەبینین پەروەردەکاران هەمیشە گرفتیان لەگەڵ ئەو منداڵانەیە هەیە کە توانە هزریان باش نییە هەم بۆ لەبەرکردن هەم بۆ کۆششکردن و دواتریش لە تاقیکردنەوەکانە ناتوانن دەرەنجامێکی باشیان هەبێ. ئەمڕۆ لە جیهاندا گرنگی زۆر دەدرێت بە بواری بەهێزکردنی هزری منداڵان دەپرسین کە ئایا نوێترین ئامڕازەکانی بەهێزکردن چین ئەو ڕاهێنانە چین چۆن دەتوانرێت کار بکرێت لەسەر هزری منداڵ و ئایا دەتوانرێت بەڕاستی گۆڕانکاریەک لە هزری ئەو منداڵەیە دروست بکرێت بۆ ئەوی کە بتوانێت دەرەنجامێکی باشتر لەوەی کە پێشتر هەیبووە و گۆڕانکاریەکی باشی تێدا بکە. ئەویش بە میوانداری ڕاهێنەرێک کە لە تەوەری سێمە باز لەمە بەتاگەین. وەڵازان دەستپێک دەچینە لای کەشوهەوا بزانین گۆڕانکاری بۆ لە پلەکانی کەشوهەوادا پێم وابێت وردەوە دەبەرەوە دەچین کە گەلاوێژ دەرکێک کە لە کۆمەلگای کوردیدا هەیە وردەوە دە پلەکانی گەرما نزم دەبنەوە بزانین ئەمڕۆ پلەکانی گەرما لە چەندایە پێکەوە بینەری دێت.
دووبارە سڵاتان لێ بەدا زان و خۆشەویستان دەزانین کە لە هەرێمی کوردستاندا چەندین ڕاگەیانی جۆرا و جۆر هەن بە تایبەتی کە دوێوی پێشکەوتنێکی زۆر هەیە لە بواری ڕاگەیان و لە بواری سۆشیال میدیادا لەم نێوەندەشدا ڕاگەیاندنی ئیسلامی بوونی هەیە کە چەندین کەناڵ و چەندین سۆشیال میدیایان بوونی هەیە بزانین ڕۆڵی گەورەی ڕاگەیاندنی ئیسلامی چیە لە کۆمەلگای کوردیدا تا چەند کاریگەری دەبێت لەوەی کە خێزانێکی تۆکمە و خێزانێک پڕ لە ڕێز و خۆشەویستی بنیاد بێت وەروەها باز لەوە دەکەین کە ئایا لە ڕێگەی ڕاگەیاندنەوە دەتوانین گەنجان دەستەمۆی ئاینی پیرۆزی ئیسلام بکەین و دوور نەکەونەوە لە کۆمەلگا و لەو دابوونەریتەی کە لە ئێستادا هەیە وەروەها باز لەوەش دەکەین کە دەبێت لەم سەردەمی ئێستادا ڕاگەیاندنی ئیسلامی چی بکات تاوەکو بەرەو پێشچوونی زیاتر بۆ خۆیەوە ببینێت و زیاتر لەگەڵ ئەو کرانەوەی جیهانی و ئەو تەکنۆلۆژیا و پێشکەوتنەدا خۆی بگونجێنێت گفتوگۆ دەکەین لەو بارەی لەگەڵ میوانەکەمان بەڕێز کاگاوڕێ عەبدولواحید ڕاگەیاندکار کاگاوڕێ زۆر بەخێر بێت. زۆر سپاسانە مەمنون. سپاس بۆم دەرفەتە. زۆر سپاس. کاگاوڕێ دەزانین لە ئێستادا چەندین ڕاگەیاند و چەندین میدیای جیاواز هەن کە هەریەکیان بە شێوازێک ڕۆڵ و کاریگەری دەبێت لە کۆمەلگادا ئایا لەم نێوەندەدا ڕۆڵی میدیاکانی ئیسلامی چیەوە چۆن دەتوانن ڕۆڵێکی بەرچاو ڕۆڵێکی کاریگەر بگێڕن تاوەکو کۆمەلگایەکی خۆشگوزەرانی بۆ ئەم میلەتە بێتەتی. بسم الله الرحمن الرحیم. بەڕاستی ڕاگەیاندن ئەتوانم بڵێم وەکو شمشێرێکی دووسەر وایە. ئێمە موسڵمانان و ئێمە ئیسلامیەکان بەگشتی ئەتوانین بە باشترین شێوە بۆ خزمەتکردن بە دینەکەمان بەکاری بێنین و مقابلیش نارانی ئیسلام ئەتوانن بۆ بەکارهێنانی ناشرینکردنی ئیسلام و تێکدانی ئەخلاق و تێکدانی ڕەوشتی خەڵک بەکاری بێنن وەکو ئەشی بینن کە لە ڕاگەیاندنەکانە بەڕاستی کاریگەریەکی زۆر خراپی داناوە لەسەر کۆمەلگە و لەسەر خێزان و لەسەر تاشی کورد لە کۆمەلگەی ئێمە. جا ئێمەش وەکو ڕاگەیاندنی ئیسلامی بەڕاستیە بێ لە ئاستی پێویستا بێ. هەرچەند ئێستا کەم و کوڕی زۆرە بەڵام ئەتوانم بڵێم ڕاگەیاندنی ئیسلامی تقریبا قۆناغێکی زۆر باشی بڕیوە بەڵام ئێشتا ماوێتی بەڕاستی مقابلەکەی کە ڕاگەیاندنی دژە ئیسلامە بەڕاستی لە ئاستێکی زۆر باڵایە لە ڕووی تەکنۆلۆژیا و بەڕاستیژینە لە ڕووی مەبادی ئەوە قەنەعاتم نییە هیچیان پێ بێ بەڕووعێکی ئیسلام خاوەنی مەبادیئەنین تەنها ڕواڵەتی نەبێت تەنها دوو لە ڕێی بەرنامەکە گەوجاندنی کۆمەڵی گەنج و خەڵکی ساویەکە نەبێ ئەجینا وەکو ئەوەی کە کاریگەری هەبێ تەنها ئەتوانە بڵم کاریگەری لەسەر جیلێک هەیە کە ئێشتا وعی و هۆشیاری تەواویان نەگەشتێتە ئاستی پێویست. بڵێ زۆر باشە دەپرسم کە بەڕاستی ئەگەر ئەو ڕاستیە بخێنە ڕوو کە ڕەنگە ڕاگەیاندنی ئیسلامیەکان لە ئاستی پێویستانە بێ بەچاو ئەو ڕاگەیاندنە زۆری ترکە هەیە و سەر ڕای ئەوەش کۆمەڵێک خزمەتی کردووە ئایا ئەو خزمەتانە چین کە ڕاگەیاندنی ئیسلامیەکان بەگشتی خزمەتی کۆمەلگایان کردو جیاواز لەو ڕاگەیاندنە چاوەشکاریە کە خەڵک ئاڕاستاکەن بە جۆرێکی تر و بە لایەنێکی تردا. وڵای بەگشتی ڕاگەیاندنی ئیسلامی زیاتر گرنگی بەلایەنی کۆمەڵایەتی ئەیات کە ئەوە ئیش لەسەر ئەو لایەن ناکات. ئەوەش بەڕاستی پێگەیشی گەورەیە بناغەیەکی گەورەیە بۆ کۆمەلگا بۆ ڕاگررتنی کۆمەلگا کە بتوانێت هەڵنەوەشێ و هەرز نێنێ. لە لایەنی کۆمەڵایەتەکەش بەشێک لایەنی کۆمەڵایەتەکە خێزانە. ئەگەر زیاتر گرنگی بەلایەنی خێزان بدرێت چونکە خێزان ئەگەر خێزانێکی بەختەوەر بێ کۆمەلگەش بەختەوەرە بێ. لەناو خێزانیشە بە تایبەتی ئافرەتان و دایکان زۆر زۆر گرنگترە کە ڕۆڵی پێ بدرێ چونکە ئەگەر دایک لە خێزانێکە کەسێکی وشیار و تێگەیشتوو بێت مناڵەکانیشی بە هەمان شێوە کەسێکی وشار و تێگەیشتوو دەرەچن چونکە بەڕاستی پیاوان لەم ڕۆژایەوەنە چۆنەڵێ سەرقاڵی ئیش و کار و کەسابەت و بژێوی ژیانن لەوە چێ نەتوان وەکو ئافرەتەکە کە ئەگەر دایک بێ و لە ماڵەوە بێ باسیوانە ناکەم کاویش بەشێکن هەندێکیان ئەچنە دەرەوە بژێوی ژیان و وەزئی ژیانیان لەبەر خاتری مەعیشەتی ژیانیان ئەچنە دەرەوە بەڵام بەعام دایک ڕۆڵی زۆر گەورە ئەبینە لە بنیادنانی کۆمەڵگەیە بەگشتی. کاگەوڕێ بۆ زۆرجار دەویستی لێرە و لەوێ زۆرێک لە سەرۆکی خێزانەکان باوکێکە کەسێکە لە نێو خێزانەکەدا میشۆ بەردەوام دەڵێت پێم خۆشە تەواوی شەو ڕۆژەکە لەسەر تەلەڤیزیۆنەکەمان لەسەر کەناڵی ئیسلامیەکان بێت لەوانەشە خۆی باگراوندێکی ئیسلامیشی نەبێت چی وای کردووە کە خەڵک ئەوەندە متمانەی بە کەناڵی ئیسلامیەکان بێت وە بیانەوێت لە نێو ماڵەکانیاندا بوونی هەبێت خۆی ئەزانین چۆنە کۆمەڵگەی ئێمە بەعام بڵێن خەڵکە سەدحێکەشەوە کە هەیە بڵێن نوێژ ناکایە ئەلتیزاماتی نییە ینی لایەنی کۆمەڵایەتەکەی بەهێزە ینی کابرا سێرەکە بینی لەوە چێ فکرێکی
مارکسیشیەوێ بەڵام کاتێک هەیە دەسەر خوشک و دایک و ئەمانە ئەنی گرنگجی پێیا و ئەنی ناتوانێت حاشا لەوە بکە کە بڵێن خوشک و دایک و ئەمانە بناغی کۆمەڵگەن کاوە بڵێن لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئەساسن بۆ دامەزراندنی کۆمەڵگە بەڵام کاتێک کەسەکە بۆ نمونە لەوە چێ حساسەتی بە لایەنێکی ئیسلامی هەبێ یا بۆ منە بە تەسەوری کەسێکەوە شتێکی بۆ دروست بووە کە حەز ناکە بۆ شێوێ دەرکەوە کە کەسێکی نوێژەکە و ئەهلی نوێژ و ئەمانە هەر لە ڕووی لایەنی بڵێن پۆشیاریەوە ئەو سەقافەتەی نییە بەڵام لایەنە کۆمەڵایەتەکەی کە سیرەکە لە کۆمەلگەکەی خۆیان کە کۆمەلگەیەکی جاهلیە سیرەکان نە ئەخلاقی تایە نە بنیادی کۆمەڵشتی جوانی تایە غێری ئەوەی کە چۆنەڵێ پاشقل لێگرتن و هەڵخلیسکاندنی گەنجانە بۆ ناوزەلکاوی جەهالەت و کۆمەڵی ڕەوشی زۆر ناشرین دروستە بێ لەم بەراوردایە کە سیرەکە لایەنە ئیسلامیەکانی بە تایبەتی کەناڵی ئیسلامیەکان سیرەکان زیاتر گرنگی بە ئەخلاقی کۆمەلگایان زیاتر باز لە ڕەوشی جوان و شتی ئاکاری جوانەکەن لەگەڵ ئەوە شاکردەوەکانی خۆشیان ئەنی نمونەن بۆ ئەو شتانە بەڵام دوایی هەندێک خەڵکی بۆ نمونە لەوانەیە بەرژەوەندیشی لەوایە بێکە وا دەرنەکەوێت کە بڵێن کەسێکی مسلمان و ملتەزیمە لەبەر هەندێک حاڵەتی لەوە چێ لایەنی کۆمەڵایەتی خۆی وابزانە زەرەرەکە تایە بەڵام ئەوە زەرەریش ناکە بەڵام بە عەقڵی خۆی وایە تەسەورەکە هەنی هەیە پلەیەکی گەورەی هەیە لەبەر خاتری پلەکەی وا خۆی دەرناخاکەینە بەڵام کە هێتە سەر عایلەکەی خۆی لە ناو عایلەی خۆیە زۆر گرنگی بۆ لایەنە نادا من خۆم کەسی نزیکە ناسم لەوە چێ بەظاهری کەسێکی زۆر ناملتەزیم و دژەدینیش بێ بەڵام کەیتە ناو عایلەکەی سیرەکەی زۆر گرنگی بەلایەنی ئەخلاق و ڕۆشت و لایەنە دینەکەیان تەنها بۆ ئەوەی کە ئەزانێت کە ئەو کۆمەڵگەی کە ئەو تایەتی بەڕاستی گەورەترین زەربایە لە خێزان و لە بناغی کۆمەڵگە کە خێزانە زۆر باشە وەک دەزانین قورآانی پیرۆزەوە فەرمودەکانی پێغەمبەر دووری خوای لەسەر هەمویان بەرنامەیەکن بۆ ژیان بۆ باشترکردنی ژیانی مرۆڤ ڕاگەیاندنە ئیسلامیەکان دەبێ گرنگی بە هەموو لایەنەکانی ژیان بدەن تا چەندێک توانیمیانە لەو ئاسیا بن کە تەنها بوارە دینەکە نابڵکو لە لایەکانی تریشەوە پەروەردە فێرکردن زانست یعنی بتوان لە هەموو بابەتەکانە ڕۆڵێکیان هەبێ وەک دەبینین چونکە ئەوەش بەشێکە لە ئاینەکەمان کە بۆ نمونە زانست خواز بینیە خۆت کار بکەین لەسەر پەروەردە و لایەنە کۆمەڵایەتی و ئەخلاقیەکان کە گرنگن بۆ بنەمای کۆمەلگایەکی جوان خۆی زانین چۆنە لایەنی کۆمەلگەی ئێمە کە بۆ نمونە کاڵن تێکدان دروستە بێ زیاتر لە جیلی گەنجایە لە مەرحەلەی مڕاهقیەوە تا تقریباً تەمەنی 20 ساڵی ئەمانە ئەم تەمەنە بەڕاستی زۆر زۆر کاریگەرن بە ڕاگەیاندنەکان هەر لە بڵێن لە تۆڕە کۆمەڵایەتەکانە بەعام لە فەیسبوک و هەموو ئینەکانی تر لایەنە ئیسلامیەکانیش بەڕاستی وەکو پێویست گرنگی بەم لایەنانە نادەن نەک گرنگیان پێیاوە بەس وەکو پێویست خواستەکانیان بەجێ ناگەێنن هەنی ئەمەش هەنی ئەوش لەوە چێ ئەو لایەنە ئیسلامیانە هەندێک چۆن لە تەسەوریان هەبێ بۆ نمونە کەسێک قسە بۆ کەسێکەکە وابزانێ هەر وەکو بۆ گەورەکە قساکە بەڵام ئەم چونکە لایەنە ئەلمانەکان زۆر گرنگی بۆ کۆمەڵشتی زۆر باخۆبریقیان لە کەناڵەکانە بڵێن پەخشەکەن یا کۆمەڵی لایەنی ینی حاڵەتی غەریزەی و پەخشەکەن و زۆر گرنگی پێیان ینی تەمان گەنج خۆ دەزانی وعی هۆشیاری تەواوی نییە لەوە چێ داهاتوی خۆی بیر نکاتەوە لە داهاتوی خۆی ئایا تا چەندێک کاریگەری دانێت لەسەر هۆشیاری ئەو کەسە کاتێک کە تەمەنێت چێتە سەروی 20 ساڵە وەختە بەخۆیاچێتەوە زۆر کەس لەو دوای ئەو تەمەنەوە دووبارە گەڕێتەوە زیاتر بەرەو دینەگەڕێتەوە بەس مەرحەلە مڕایقەکە بەڕاستی زیاتر چۆنڵێ ظاهیری شتەکە ئابینە باڵتنی شتەکە نابینێ لایەنە ئیسلامیەکانیش بەڕاستی لە هەوڵی ئەویان بەڵام لەوە چێ هەندێک کەناڵیان هەبێ نەتوانن ئەو ئاست لە بۆ نمونە لایەنی هونەری و لایەنی بۆ نمونە دراما ئەم شتانە هەنی سەیرەکەی لایەنە ئەلمانەکان تورکیێنن ئێرانیێنن ئەو هەموو کەنەینەکانیانن بەس بۆ ئەوەی گەنج لە خۆیان کۆکەنەوە بەڵام لایەنە ئیسلامیەکان بە حوکم و ئیلتیزامەکەیان لەوە چێ نەتوانن کۆمەڵە شت بکەن پێ دوایە ئەگەر ئەمانە پەخش بکرێت لایەنێکی ئیجابی باشی دەبێت بۆ کۆمەلگا بۆ خێزانەکان بابەتی هونەری بوون لە کۆمەڵێک درامایە بە تایبەتەوانی کە پرۆردەیەکی جوانی خێزانی پێشکەشەکەن پێ دوایە کاریگەری دەبێت ئەگەر ئیسلام نەبێت و بەڵکو ئەکارزانین چۆنە ئەگەر ئامانجدار بێت قەنەعەتم ئیسفادە ئەبێت بەڵام ئەگەر ئامانجدار نەبێت تەنها بۆ ڕەفاهێت و بۆ تەرفیهی بێت تاکی دەوە چێ خراپتری کا باشتری نەکات چونکە لەوە چێ بەرەو ئیسلامەکە بەرەو بڵێن دینەکە بێ بەڵام لەلایەنی ترەوە سەیرەکەی کەوازی لە دینەنا لەوە چێ زۆر خراپتر بێ بەڵام ئەگەر ئامانجدار بێت ئیش لەسەر ئەخلاق و شتی زۆر جوان بکە قەنەعەتما بەرهەمێ بێت
زۆر باشەکە گەڕێک کەم و کورتیەکان ئەفو لەو لایەنەوە بەڕاستی نەک ئێمە هەر لە عالەمی ئیسلامیە لەو لایەنەمان زعیفە. ڕاستە کا گەڕێکەم و کورتیەکان چی وای کردو لەم کۆمەلگای ئێستادا یاخود پرسیارەکەم بە شازێکی دیکە بکەم تا چەند گرنگە میدیای ئیسلامیەکان خۆیان بگونجێن لەگەڵ ئەو بەرەوپێچوونی کە لە بواری میدیادا هەیە لە تەواوی جیهاندا، ینی ئاگاداری ئەو زانست و زانیاریان نەبن کە لە بواری میدیادا هەن زیاتر خۆیان بگونجێن وە زیاتر بەرەو پێشەوە بچن تاوەکو کاریگەری زیاتریان هەبێت وە دواژ نەکەون لەو پێشکەوتنی کە هەیە. وی لە ڕاستیە عقل و تەسەوڕ و بڵێن بۆ چوونی بە عام ئیسلامیەکان لە ڕووی بڵێن کەسەکانی کە بەسەرپەرشتیەکەن بەڕاستی لە ڕووی عەلامیەوە زعیفن. ئەنی بۆ نمونە کەناڵێک لەوە چێ گرنگیەکی زۆر گەورەی پێ نایە لەوە چێ تەنها هەندێک جارێک بۆ بەرژەوەندی بۆ نمونە لایەنەکەی خۆی یا ئەو گروپەی خۆی لە ئاستێکە دامێکە بەڵام بۆ نمونە ناتوانێت وەکو پێویست زۆر شتێ لەوە چێ بە گرنگی نەزانێ، بەڵام خۆی لە ئەسڵا ئەگە بتێ ئەبێ ئەو کەناڵە ئەو پەیامی کە پێشکەشێکە خواستی خەڵک جێبەجێکە، خواستی گەنجان، خواستی بۆ نمونە ئەو جیلەی کە بڵێن مراهقە ئەنی وای لێکە کە ڕای کێشە بەلای خۆیان بە چی ژێبێ بەوە بێ کە تۆ ئەنی بزانی خواستی ئەمانە چین لە ئاستی خواستەکان یابی نەک لە ئاسیەوابی کە بۆ نمونە تەنها هەر کۆمەڵی قسەی دووبارە و سێبارە پێشکەشکەیتەوە ئەویش لەوە چێکسەر کەناڵەکە بگۆڕێ. ڕاستە زۆر جار ئیستیجابە یاخود وەرگرتنی بینەریش کەوا ئەکات کە حەزی بەم بابەتانە نییە، ئەنی وەک خۆ داماژت پێکرد زۆر جار حەزی بە بابەتی تەرفیهی و بابەتی هونەری و ئەمانە هەیە، ئەنیمە زۆر جار دابنیشی کۆمەڵێک ئامۆژگاری جوان پێشکەشوی لەوانەیە بە کەمی بینەری هەبێت ینی ئەنی چی بکرێ بۆی کە بینەریش بەلای خودڕای بکێشی لەگەڵەوەی کە تۆ بابەتێکی جوان پێشکەش بە کۆمەلگاکەی بابەتێکی پەروەردەیە. خۆی زانین چۆنە ئێستا لە لایەنی هونەریەوە بۆ نمونە تۆ دەقێک چیرۆکێک پێشکەش بە خەڵکەکەی باسی کۆمەڵێک غەڵەتەکە کۆمەڵێک هەڵسوکەوتەکە کە بۆ نمونە داهاتوویکی ڕەشی هەیە، بۆ نمونە کەسێک گەنجایەوە کەسێک بکوژە یا بۆ نمونە تلیاک بخۆ، تۆ گەر بە سیناریۆیەکی جوان ئەمە پێشکەشکەی کەسەکە بۆ نمونە بە خەیاڵ تلیاکەکە کێشێ، بەڵام داهاتوویە تلیاکە سەیرەکەی سجنە مەحکەمەیە کۆمەڵێشتی زۆر ناخۆشە کە ئەمانە بۆکو باگراوندێک بینیتە پێشەوە بۆ گەنجەکە بە سیناریۆیەکی زۆر جوان کابرا لەوانەیە هەست بەوە بکە ینی تێبگا لەوەی کە ئەم ئیشە خراپە نەک تەنها لایەنی ڕابواردن و تەمەەن لایەنەکەی تر کە بەرامبەرەتی تەنها بیر لە جوانەکەی کاتەوە کە بۆ من مەستێکە ئاگای لە خۆی نامێنە ئافرەتی جوان کۆمەڵە شتی جوان شتی غەرامیاتی بۆ پێشکەشەکە ئەوش حەزی لێکە، بەڵام کاتێکە تۆی ئیسلامی بۆ نمونە ئەو چیرۆکە کە پێشکەشەکەی بانی بە سیناریۆیەکی وا جوان بێکە بۆ نمونە داهاتووی ئەو ئیشە هینکەی بۆ من تۆ کەسێکە گەنجێکە ئێوێ زەلامێ بکوژێ کاتی ئەوێ بیکوژێ لەوێ ئەگەر لە سینوانێکی جوانە هەڵوێستێکی باوەکو باگراوندێکی پیشان بدرێ بۆ نمونە تۆ کەسەکەی کوشت وەکو خەوێک مستەقبەل چی لێهاو تۆ چی لەکەی لەوە چێ ماوەیە بۆ نمونە بەدواتە پۆلیس بەدواتە بگەڕێ وەزێکردن ماڵی خزم کەسێک هیچ کەسێک وەرە ناگرێ هەمووی لە ترسی خۆی پۆلیس بەدوایەتی دوای ئەگیرێ محکەماکرێت لە کۆتای لەوانەیە حکمی ئەبەدی بێت تۆ دوای سیرەکەی هەموو تەمەنی تو ئەڕوا کاتێکە ئەوش بیر لەمە ئاکاتەوە لێ من ئەگەر ئەمە بکەم بەڕاستی ئەمە داهاتوومە، بەڵام بۆ نمونە کەناڵی تر وا نابینە لەوانە بیکا بە پاڵەوان و لە وەکو فلیمێکی ئەکشن پیشانی بە کەسێکی بڵێ سەرمایهدار بەکاری بێنە و پارەیەکی زۆری بخاتە بەردەست زیاتر تووشی ئینی بکە خۆ بە زلزان و تووشی غەڵەتی گەورەتری بکە، بەڵام تۆ کاتێککە باگراوندێکی غەڵەتەکەی پێ پیشانی ئەگەر مستەقبەلی ئاوێ کابرا یەکسەر گەنجەکە بەخوایە چێتەوە و هەڵوێستێک وەرەگرێ لە من ئەو ئیشە ناکەم مەبەستم لایەنی هونەرەکەی مەبەستم لە بواری کەناڵ ئیعلامەکە زیاتر ئەجنا بە مەوعیزە لەوانەیە لە سەد و تارەباسێکی بەقەر فلیمێک بۆ نمونە کاریکاتێرێکین تەسیری نەبێ. زۆر باشە بە باسێکیش لەوە بکەین کە تا چەنێ گرنگە کە گرنگی بدرێت بە هەموو لایەنەکان ینی بۆ نمونە بە پێی تەمەنەکان بە پێی بوارەکان وە دەبینین ئێستا ڕاگەاندن تەنها لە قاڵبی لە چوارچەوەی تیڤەکانە ماوەتەوە بەڵکو لە سوۆسیال میدیایە تا چەنە گرنگە کە ئێمە کۆمەڵێک پیجی با بڵێن هەمەڕەنگمان هەبێت لە بابەتەکانە لە سوۆسیال میدیاشە بۆ خۆی ڕۆڵێکی هەبێت لەلایەنە تەرفیه و پەروەردەیەکانە کە ئەوانیش تاوکەری ڕاگەاندنەکان کار بکەن لەسەر بەرەو پێشچوونی ئاکارە جوانەکان ناو کۆمەڵگەیەوە بتوان ڕۆڵێکی جوان بدەن. خۆی لە ئێستا زانین چۆنە تۆ چی پێشکەش بە خەڵکەکەی
ئەنی خواستی خەڵک چیە ئەبێت ئەوە پێشکەشکی جاری وایە پیجێکە لەوانەیە من یەک چارەک بە دوایە بگەڕێم تا ئیدۆزمەوە لەبەر و 20 ماڵەن شتێکی زۆر بۆ منە بابەتێکی زۆر گرنگی پێشکەش کردووە کە بۆ منە ئەوەی کە من حەزم لێتی ئەنی کەناڵ مەرجە فەزایی بێت چەندەها فەزایی هەیە لەوە چێ بە مانگ من هەر نەیخەمە سەری چونکە هەمشتی تەقلیدی دووبارێ بەڵام چی تۆ پێشکەشەکەی بۆ ئەو خەڵکە بۆ بینەر و بیسەرەکەی خۆت هەنی ئەوە مهمە ئەو پەیامی کە تۆ پێدا چ گرنگیەکی لە دڵی ئەوە ئایا خواستی ئەو بەجێنە یا خواستی ئەو بەجێ نایانێ هەنی ئەوە زۆر گرنگە تۆ ئیش لەسەر خواستی خەڵک بکەی ئەگەر خواسە بەدی نەهات ڕەنگە لە شوێنێکی تر ئەم خواسە بەدی ئەخر ناڵم دوولایەنەیە ئەگەر بە شێوەزێکی خراپ کاتی خواستەکەی بەکارێت کابرا بەرەو هەڵدێرە ڕوا بەڵام تۆ بۆ من ئێمە ئیسلامی ئەگەر بە شێوەیەکی جوانتر خواستەکەی بەجێ بێنین لەوەچێ نەچێ بۆ شوێنی تر ئەنی ئێستا بۆ منە گەنجێک تۆ لەوەچێ تاقە و توانایەکی تاوان عادەتەن گەنج گەرم و گوڕە لە هەموو شتێکە حەزەکە خزمەتکە حەزەکە لە هەموو بارێکە ئیشکە پرسیار بکە بەس تۆی ئیسلامی کە بۆ منە ئەو کەناڵە بۆ کردەوە ئەو دەرفەتە بۆ ڕەخسان لەوچێ نەتوانێت نەچێ بۆ شوێنی تر بەڵام کاتێک کە تۆ هەر چۆنڵێ هیچی بۆ ناکەی بێ ئومێدێکی یا جاری وایە هەر بە وەعد و بە کۆمەڵی قسەی جوان بەڕێیەکەی لەم لاشۆ ئەمیش بە یەک مەکینەی ئەعلامی گەورەوە بەردەوام لە سەرێتی وەکو چۆن هێنا بەردەوام لە چەندین کەناڵەوە قسەی بۆەکە جوانێکە ئیشەکەی خۆی هەنی هەر زەمنێک تەحملەکە سەورەکە دوایی تر بەڕاستی دەردینە لە پەتی سەبرێ بچڕە و بەرە ئەو ئاراستە خراپە ڕواکە دوایی تووشی سەرگەردانیە بێ زۆر باشە کا گەورێ لە کۆمەلگای ئێستادا دەکرێت لە ڕێگەی میدیای ئیسلامیەکانەوە ئاراستی کۆمەلگا بگۆڕین بەرەو باشتر بوون بوونەوە و شارێکی واش بڵاو ببێتەوە کە مرۆڤ لەم کۆمەلگایمەدا بزانێت کە مافەکانی چین وە هۆشارێکی وای هەبێت کە بە جوانی ڕەفتار بکە لەگەڵ هاوسەرەکەی گەر لە خێزانەوە بێت یاخود لەگەڵ منداڵەکانی یان باماشەوە میدیا هەیە کە کاریگەری هەبێت لەسەر منداڵ و پەروەردەیەکی جوان پێشکەش بە منداڵ بکات خۆی بەتەشید کاریگەری ئەبێت چونکە ئەگەر بێوێ ڕۆڵە بینە چونکە ئیسلامەکان بەعام لە چوارچەوەی بازنەی ئیسلامە بەڕاستی خەڵکی زۆر بە مستەوا و مسەقف زۆر زۆرە ئاین تۆ گەر بکەی بە دوو بازنەوە بازنەی بڵێن غەیری ئیسلامی تر جاهلی ناوانەی هەرچێکی ناو بنێت لەگەڵ ئیسلامەکەیە بەڕاستی سیرەکەی ئەمەنە کادێری پێشکەوت و مسەقف بەتوانە هەیە ئەنی لە چاو ئەوانەی بەرامبەرەکەیە زۆر زعیفن بەڵام ئەوەی کە جوانی کردووە تەنهای علامەکەی زۆر گرنگی پیاوە جوانی کردووە ئەگەر بینیتە بەرامبەر یەکتری ئەنی هیچی پێ نییە بەرامبەر بە ئیسلام بەڵام کاتێک کە تۆ خۆت نیت ئەتر باخوایە کرد پرۆفیسۆرە بی کە تۆ زمانە نەبوو ئەو شتەی پێتە بیگەێنی ئەنی ئەبێ ئەو کەناڵە ئیسلامیانە بەعام فەرقی ڕەش و سپی نەکەن لە مەسەلەی ئیسلامەکانە هەموو کەسەی بانکەن بۆ هینەکە هەدەفەکە چی بێ لە چوارچەوەی هەدەفەکە ئەو خەڵکە ڕۆشنبیر و مسەقەفەیتر مامۆسای زانکۆیە هەتا خوێنکارە بەم ئەبینی تاقەیەک و توانایەکی جوانی هەیە بێنیتە پێشەوە قسە بکە خۆی زۆر جامەژە بێت هۆکاریەوەی کە بینەری زیاتر تۆ بۆ ئەم کەناڵات بەدەستبێنی بۆ ئەوەش لەوەش بینەری زیاتر بەکەینەکە ینی بۆ منە مامۆستایەک جمهورێکی زۆری هەیە لە تۆڕە کۆمەڵایەتەکانە کەسێکی ئیسلامی و زۆر مسەقەفە بەس لەبەرەوەی تەوەجوهی لەگەڵ تۆیانە ئەڵێ حەد با دەرنەکەوێت ئەنی خۆی کێشەکە ئالەوە ینی تۆ ئەم جیاوازیان نەکرێت تۆ هەدەفی تۆ چییە خزمەتکردنە بەدین بنیادنانی کۆمەلگەیە ئەخلاقی جوانە تەنها بیر لەوە بکەیتەوە ئەگەر توانی و ئەو هەدەفە بە یەک ئاڕاستە هەموو ئیسلامەکان ڕۆشتن تەشید بە کۆمەلگە بەرەو باشیێڕە بەڵام کاتێکە بۆ منە من کەسێکی غەیری لایەنێکم ئەڵێ لەبەرەوەی دەرنەکەوێ با مقابلەی ئەو نەکەمێکی تر بکەم سیرەکەی ئەوەی ئەو زعیفە بەڵام ئەم کە مستەوایکی زۆر زۆر باشی هەیە قسەی باشترەکە و کاریگەری زیاترە ئەوەڵێ لەوانێت دوو ڕۆژوی کا بەڕێکان هەڵبژاردن بەم عەقلێتەوە بیرکەینەوە بەڕاستی هاوڕە زۆر جا من ینی ئەمەشم باس کردو بۆ منە کەسێکە جایەتی بوو منە ئەو تەوەجوهی تۆکات ئەو لانی تۆکات کە بانگی شێکی دواتر نەرمە بێتەوە بۆ شازە نامێنێت ئەگۆڕێ ئێستا هەر سەلامکردن بەسیترین سەلام تۆ دڵ شتێکی تایە بەرامبەر بە من ئەگەر ڕۆژانە سەلامە لێ بکەم هەڵێ باشە خۆ من ئەم کەسە بلۆچێ ڕقم لێبێ بۆ سەلام لێەکە هەر لە خۆی دڵی نەرمە بەیانی ئەو شتا حاڵەتە ئەو تەشەنوجە نامێنێت لە بینی لایەنەکانە لە بینی گروپ و ڕێکخراوەکانە ئەن ئەگەر تۆ هەمووی بە یەک ئاراستە بۆ عەقلێتەوە بڕۆین بەڕاستی ئیسلامەکان زۆعفی گەورەشیان ئەوەیە زۆر زۆر بە کورتی
با لە کۆتاییە باسێک لەو بکەین هەستکردن بە بەرپرسیارەتی ینی ئەو کەسانی کە لە ڕاگەیان نائیشەکەن با هەر لە میدیاکانەوە دامەزراوەیەک باز نەکەین من کە پێیجێکم هەیە لە تۆڕە کۆمەڵایەتەکان تا چەندێک بەرپرسیارەتیم هەیە لە ئاراستەکردنی خەڵک لەو بینەری کە سێری من ئەکا کە بینەرێک لێرەوە بینەرمان بێ با هەست بۆ بەرپرسیارەتی بکەوە ئەو شتانی کە بۆ پێویستین بەڕاستی ئێستا ئیتیکی ڕاگەاندن بۆ خۆی جێی پرسیارە کە زۆر ڕێک ڕاگەاندکارە بینی بۆ خۆی بە شێوازێکی زۆر بەرپرسانە مامەڵاکە بە شازێکی خۆی بەڕاستی بناغی سەرکەوتنی هەموو ئیشێک هەستکردنە بە بەرپرسیارەتی سە بۆ نمونە من مۆزەفێکم ئەگەر تەنها وەکو ڕۆبۆتێ بڵم کۆمەڵە ئیژێ ئیکەم بۆ نمونە کە قەڵامەکەم مرەکەبی تیانەما بە مڕاجعەکە بڵم کاکە مرەکەبی تیانەما بڕۆ بەیانی وەرەوە یا بۆ نمونە پەڕەیەک نەما بڕۆ بەیانی وەرەوە کاغەزێک کە کتابێکی بۆ بکەم بەس کاتێوتم 5 دقیقە چاوەڕێکە بۆ نمونە لە بچم لە شوێنێک شتەکانەوە بێنم ئیشەکەی بۆ بکەم ئەو هەستکردنە بە پرسیارەتی ئەنی بەڕاستی لە هەموو ئیشەکانی شەهر وایە بۆ نمونە کابرا لەسەر شتێک بەرنامەیەکەکە تەنها وەکو کارمەندێک وەکو مۆزەفێک ئیشەکەی خۆی نەکا هەنی چی گرنگی بەو ئیشە هەیە چ شتێک زۆر سەرکەوتوویەکە لەو ئیشەیە هەموو معلوماتێک هەموو خەڵکی زۆر باش ینی بێنێ بەس تەنها لەبەرەوەی ئیشەکەی سەرکەوتوو بێ ئەگەر توانی بەم ڕۆڵە هەستێ وەکو هەستکردن بە پرسیارەتی تاکید بە ئیشەکەشی بەرهەمدارە بێ تاکید کە بەرهەمداربیانی کاریگەری خۆیە بێ لەسەر کۆمەڵگە بەس کاتێک هاستی بە پرسیارەتی نەکرد تەنها وەکو ڕۆبۆتێک بوو بۆ نمونە تۆیەکی کارمەند دەڵێ بەرنامەی پێشکەشەکەم مهمەوەی نیم سەعاتەکە بەڕێکەم ئیتر کێنم چۆن مۆزوعەکە بەس کاتێک کە بەرنامەکە مستەهدەف بوو کۆمەڵی پرسیارە ڕژان لە کەسەکە کۆمەڵی معلوماتی چاک و پێشکەش بە خەڵک کرد لە ڕێی کەسێکی ترەوە بەڕاستی بەرنامەکەشە جوانترە بێ و بەرهەمیشی زیاترە بێ و کاریگەریشی زیاترە بێ لەسەر خەڵک زۆر سپاس بۆ کاگاوڕێ عەبدولواحید ڕاگەیاند کا سپاس کەم دەرفەتە دوێ زۆر سپاستانەکەم هیوای سەرکەوتنتان بۆ خوازم زۆر خۆشحاڵ بووم ئینشاءڵڵا بەرنامەی جوانتر و کاری جوانترەکە خۆ بەخێر سپاستانە ئەزیزان لەو بڕکەوە بەزانی ترکە هەمانە ڤیدیۆکمان هەیە لە سێ سادق کابڕەوە چوونی یەکەم خولی مەکتەبی کاروباری وەرزشی کۆمەڵی دادگەریە هاوکارانمان سەبارەت بەوە ڤیدیۆکان بۆ ئامادەکردوین بابێکەوە بینەری لە ڕاستیە وەرزش خۆتان نەزانن ئەمڕۆ کاریگەریەکی جددی هەیە لەسەر ژیانی هەموو چین و توێژەکان بە ئافرەتانەوە بە پیاوانەوە بە گەنجەوە حتا بەو کەسانشی کە تەمەنێکیان هەیە کاریگەری جددی هەیە لەسەریان و زۆر پێویستە گرنگی پێ بدرێ و ڕۆڵی خۆی ببینرێ و لەو چوارچێوەیەدا مەکتەبی وەرزش و لاوانی کۆمەڵی دادگەریش بە بەرنامەیەکی تایبەتە یانەوێ لە سنووری مەڵبەندەکانە خول بکەنەوە ئەمڕۆ ئێمە دەستپێکی ئەو خولە لەلای ئێمەوە دەستپێکە ئێمە سوپاسیانەکەین دەستخۆشییان لەکەین کەش ئەمە بەسمان ئەوەیە کە جموجوڵێکی وەرشی لەناو خۆی ئۆرگانەکانی کۆمەڵی دادگەری دەست پێ بکرێ کە الحەمدوللا ژمارەیەکی باش گەنج و لای خوێنگەرم هەن بە تایبەت کە وەرزشکارن پێویست ئیتیمامی تایبەتیان پێ بدرێ ئێمەش وەکو مەکتەبی کاروباری وەرشی ئەو ئیتیمامە هاتوین وەکو بەرنامە وەکو پلاندامان ناوە لە هەمان کاتیش ئەمە بەستشمان بووە لە ڕووی بابەتە پەروەردەیەکە کە هەموو کارەکان سایە و سێبەرکی پەروەردە بێ و ژماری فرقەکانیش تقریباً تا ئێستا نزیکی بە کۆی فرقەکان ئۆرگانەکان لە سەرتاسەری کوردستانە نزیکی 80 فرقە بێتەوە. ئەم خولە لە ڕاستیە زۆر گرنگە تایبەتی ئێسێمە لە یاریگەی حەونەفەریان ئەجامەدەین تەمەەن دیاری کراوە لە تەمەنی گەنجاکە بە بێگومان یاریزان ئەم خولانە توانێت سوودەوە گەجگە لەوەی مۆتعەیەکی خۆش لە خولەکە بینێت دواتریشە بێتە هۆی نزیکبوونەوەی گەنجان لەوەی کە لە ڕووی پەروەردەیەوە زیاتر گرنگیان پێ بدەچونکە لە ئێستا گەنج لە ڕووی پەروەردەیەوە زۆر پاراوەست کراوە ئێمە لەم خولانەدا لە پاڵەوەیش کە کایوەرتشەکە گرنگی بەلایانی پەروەردەی
ئەو کەسانە دێن کە یەنە ناو خولەکەەوە. تر لە بابەتەکانمان کە باس لە ڕۆژی جیهانی لاوان دەکەین و گرنگیدان بە توێژی لاوان لە کوردستاندا وەک دەزانین لەلایەن نەتەوەی گرتوەکانەوە 12 ئابی هەموو ساڵە دانراوە بە ڕۆژی گەنجان بێگومانەمەش بۆ خزمەتکردنی گەنجانە و هۆشیارکردنەوەیە لەو ئەرکەی کە پێویستە یاخود ئەو ڕۆڵی کە پێویستە گەنج لە کۆمەلگایە بیگەڕێ و زۆربەی گەنجان لە جیهاندا ئەو چینن ئەو توێژن کە توانایەکی زۆر باشیان هەیە دەتوانن داهێنان بکەن و کاریگەریان هەبێ لەسەر پێشکەوتن و بەرەو پێشچوونی هەر وڵاتێک بۆیە گرنگیندان بە بواری گەنجان زۆر گرنگە ئەمڕۆ دەپرسین کە ئاخۆ لە کوردستانیش دەتوانرێت بە شێوازە گرنگی بە گەنجان بدرێەوە توانیانە لەنێو کۆمەلگای کوردیە ڕۆڵی خۆیان هەبێەوە بتوانن کار بکەن و لەو بوارە زانستیانی کەیانەوێت پێش بکەون. ئەمڕۆ باسیم بابەتە دەکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک سەلمان کۆچەری چالاکوانی بواری لاوان. بەخێر بێت. سپاس بۆ ئامادەبوونێ. با بزانین دانانی ڕۆژێکی وە ئەم ڕۆژانی کە دائەندێ زۆر کات لە جیهاندا گرنگێکی لە چیایە بۆچی پێویستە کاکە ئێمەش یادی بکەینەوە یاخود سەبارەت بمە تەوەرمان هەبێت و باسێک لە گرنگیەکەی بکەین. دەستان خۆش دیارە نەتەوەی گوتوەکان وەکو باقی ڕۆژەکان ڕۆژی مامۆستایان هەیە ڕۆژی دایکەیە ڕۆژی ئاشتی هەیە یەکێک لەو ڕۆژانش کە دیاری کردووە بەپێی ئەو میساقی کەیەتی ئەوەیە کە 12 هەشتی هەموو ساڵێک ڕۆژی لاوانە لە سەرانسەری جیهاندا لاو ئەو توێژێکی زیندوی کۆمەڵگایە تەمەنی لاو لەو کاتەوە دەست پێ دەکات لە 8 ساڵیەوە تا دەکات بە 40 ساڵی بە خوێندی لە توێژی نێوکان پێ دەپارن دەڵن لاو ئەو تەمەنەیە کە لە 16 ساڵیەوە دەڕوات تا سەروی 45 ساڵێک بێگومان بوونی لاو لە هەر کۆمەڵگەیەک و لە هەر سێکتەرێکدا هۆکارێکی گرنگە بۆ بەوزەبەخشینی ئەو شوێنە بۆ جوڵاندنی ئەو شوێنە لاوان داینەمۆی گۆڕانکارین لە هەر شوێنێکدا کاریگەریەکی زۆر ئەکتیڤ و ئەرێنیان هەیە بەسەر ئەو گۆڕانکاریانە کە لە سەرانسەری جیهاندا هەنە لە بەپێی ڕێبازەکان بەپێی فەلسەفەکان هەتا لە سەرجەم کتابە ئاسمانیەکانیشەوە هەتا دەگاتە شەریعەتی ئیسلامی لاو گرنگێکی زۆر زۆر پێدراوە کە مەساڵ سەلەم لە فەرمودەیەکدا دەفەرمێت حالفینی شەبابوون و خالفینی شیوخ دەڵێ گەنجان پاڵ پشتیان کردن پشتیان گرتن لەوەی کە پەیامەکەم سەرکەوتوو بێگومان ئەو توێژە زیندووەش بۆیە چکە تەمەنی نەشاڵتە تەمەنی جوڵانە وزەی زۆری تێدا هەیە ئەم وزانە ئەگەر بێت و بە شێوەیەکی ڕێکخراو تەنزیم بکرێن کاریگەریان دەبێت لەسەر پێشکەوتنی سەرجەم سێکتەرەکانی بەڕێوەبردن ئیداری خزمەت گوزاری گەشە لە هەر وڵات و لە هەر ناوچەیەکدا هەبێت ئەم ڕۆژەش کە ڕۆژی 12 هەشت دیاری کراوە بە ڕۆژی لاوان زیاتر بۆ ئەوەی کە لەم ڕۆژەدا سەوبات گفتوگۆ توێژینەوە لە چالاکی جۆراوجۆر بکرێت لەسەر لاوان و بیری کۆمەڵگا بکرێتەوە کە لاوان توێژێکی زیندوو کاریگەرن لەناو کۆمەڵگات. زۆر باشە مامۆستا سەلمان تا چەند گرنگە گەنجان خودی خۆیان هۆشیاری ویان هەبێت کە ئەوان دەتوان گۆڕانکاری لە کۆمەلگادا دروست بکەن و ئەوان دەتوان ببنە هۆکارێک بۆ بەرەو پێشوونی کۆمەلگا چۆن ئەم هۆشیاری و وەعیە دروست ببێت لە ناخی تاکی گەنجدا. زۆر ڕاستە یەکەم دیارە لە هەموو نیزامێکدا یەکەم هۆکار کە دەبێتە دروستکردنی نیزام وعی کۆمەڵگایە هۆشیاری کۆمەڵگای ئاگای کۆمەڵگایە کە ئاگای کۆمەلگا نیزام دروست دەکات نیزام دەوڵەت دروست دەکات سیستەم دروست دەکات کە دەوڵەت دروست دام و دەستگای دیکەش دروست دەبێت
ئایا گەنجان چۆن دەتوانن لە هۆشیاریان بتوانن ببنە بەشێک لە ئاگای کۆمەڵگە ئەو ئاگایە چالاکیە ئەو ئاگایە تێکەڵ بێ بۆ ناو هەموو توێژەکانی تر ئەوە بەچی دەبێت بە خۆدەوڵەمەندکردن خۆدەوڵەمەندکردنی گەنجان لە بوارەکانی هۆشیاری زانست زانیاری گشتی ئاین کەلتور خوێندنەوەی زۆر تێکەڵبوون لەگەڵ پەرتووک و کتێبخانە وا دەکات گەنجان زیاتر هۆشیار بن لاوان زیاتر هۆشیار بن و تێگەشتنیان بۆ کۆکایەکانی کۆمەڵگە هەبێت زۆر گرنگە لاو گەنجی ئێمە ئێستا شارەزای دیراساتی ئیسلامی بێت خوێندنەوەی زیاتری هەبێت شارەزای بوارەکانی کەلتور بێت شارەزای زمان هەبێت زمان زۆر زۆر ئەساسە چونکە کەسێک کە بۆ نمونە زمانی زیاتر بێت بێگومان تەجروبەی زیاتر وەردەگرێت معلوماتی زیاتر وەردەگرێت گەشەی زیاتر دەکات زۆر باشە کاک سەلمان ئێمە درێژای بە تەوەرەکەمان بەڵام سەرەتا دەچینە لای ناوبڕۆک و دواترەکەتان بەردەوام بین. ئازیزان درێژا دەدەین بە بابەتەکەمان کە باس لە ڕۆژی جیهانی لاوان دەکەین و گرنگیدان بە لاوان دەکەین. کاک سەلمان با باسێک لەو بکەین کە بارودۆخی ئێستای گەنج چۆنە لە کوردستانە بەداخۆ دەبینین کۆمەڵک قەیران و کۆمەڵک بارگرانی هەیە بەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە کە تەنانەت لە مناڵێکی بچۆکە و گرتوێتی هەتا کەسێکی زۆر زۆر بەتەمەنیش لەم قۆناغی ئێستا گەنجان تا چەندێک ڕۆڵیان هەیە تا چەندێک گەشتبینن و ئەتوانن جێدەستێکیان هەبێ ئەو کارێک کە لەسەریانە بتوان بەهێز و بازی خۆیان لەو تەمەنە گەنجیە خزمەت بە کۆمەلگایە بکەن. دیارە لە هەرێمی کوردستان ئەو قەوارێکی ئێستا هەیە ئەمە ئەگەر بینەوە چارێ بزانین لاوان چ کارگەریەکیان هەبووە لە دروستبوونی ئەو قەوارەیە لە شۆڕشەکانی تر لە شۆڕ شێخ محمود نەمر شۆڕشی ئەیلول هەتا دەگاتە ڕاپەڕین زۆرینەی پێکاتەی ئەم جوڵانەوانە لاو بووە هەتا 1965 تێپەڕ کردووە لە ڕاپەڕینەکەی ساڵی 1991 لاوان و گەنجان کارگەریەکی زۆر زۆریان هەبوو لە سەرکەوتنی ڕاپەڕین هەر لە ڕانیەوە هەتا دەگاتە ئازادبوونی کەرکووک لە 29 مانگی سێدا کەواتە یعنی ئەوانەی کارگەریان هەبووە لە دروستبوونی ئەو قەوارەیە گەنجان و لاوان بوون بەڵام بەداخەوە لە دوای ساڵ 1991 کە حکومڕانی لە هەرێم دروست بوو دابەشبوونێک دروست بوو ناشەفافی دروست بوو سیستەمێکی زۆر زۆر خراپی بەڕێوەبەرایەتی دروست بوو کە زیاتر لە سیستەمی فیوداڵی زم دەچوو دەرەبەگایەتی دابەشکاری دروست بوو دوو زۆن دروست بوون اینجا هەتا وشەکانیان دابەش کرد نێمێت تا لە هەرێمی کوردستان نەک کێشەی لاوانەی سەدان قەیرانمان هەیە ئێستا بە زیاتر لە 40 قەیران لە هەرێمی کوردستان هەیە قەیرانی چۆن دێنە سەرەوە قەیرانی سیاسیە قەیرانی دارایی هەیە قەیرانی خزمەتگوزاریە قەیرانی ئەنواع جۆر قەیران هەیە قەیرانی زمان هەیە تا ئێستا لە هەرێمی کوردستاندا زمانێکی ستاندارد نییە ئەوانە هەموو شتێکیان لەبار برد هەموو پیرۆزەکیان لەبار برد شتێک نەماعنی بە ناوی ئەوەی کە دامەزراوە هەبێت دامەزراوە لە هەرێمی کوردستان کار بکە لەوەندا لاوانی لە هەرێمی کوردستان گەنجانی لە هەرێمی کوردستان پراوێست
خراوترین توێژن لە کوردستاندا بەداخەوە سەرجەم پارێزگاکانی زۆر کارەساتە یعنی نمونە تۆ بەشی هەر زۆری گەنجە ئێستا کۆچ دەکات کۆچ دەکانی وەلا نیشتیمانی نەماوە بڕۆ لە هەر گەنجێک دەپرسی مەگەر چۆن لە هەر گەنجێک دەپرسی دەڵێ من لەکوێ خزمەت بکەم لەکوێ ئاواتم بێنێتی لەکوێ خولیاکانم جێبکەنەوە ئەوێ نیشتیمانی ئینتیمان بۆ شوێنە هەیە هەی زۆر کارە سەر بۆ نمونە لە هەرێمی کوردستاندا لە ساڵ 2021 2020 بۆ 21 30,000 گەنج هەرێمی کوردستانی دەچێشتووە لەو ئامارەدا گەورەترین سەرمایە هاتۆ چەند ساڵێکی تر داهاتوەکەی بوون چەند ساڵێکی تر لە داهاتوودا هەتوو وزەت نابێت لە کوردستاندا وزەی ئیشکردنت نابێت سەرمایی مرۆیت نابێت زۆر گرفتە ئەو کاتە دەبێت چی بکەیت ناوێ هەلکار دەبێت دەستی کار لە دەرەوەی وڵات بێنی ئەنجا ئەم توانە وزە گرنگە و سەرمایی مرۆیە لە هەرێمی کوردستانەوە ڕۆشتووە بۆ وڵاتانی تر ئەوروپا ئەڵمانیا ئەوان سود لێ وەردەگرن هەیتانە دەسەوە ئومێدێکی بە خوێندن نەماوە جاران ئەگەر گەنجێک بۆن 20 زان کۆتەوەکە یاخود پلێکی زانستی هەبێ لەوەش بێ ئومێد بۆ دابنێزرێ هەلی کار نەماوە مادام هەلی کار نەمێنێ ئەو گەنجە ئەو تاقە توانە ئەو تاقە لە زانکۆکانەوە کە دێتە دەر هیچ نییە ئیشپیانی بێ ئومێد تووشی یەز دەبێت لەو هەموو خوێندنە با بڵین دامەزانن هەر نییە تەنیا لە هەرێمی کوردستاندا ئەو تاقە گەورەیەت هەیە وەرە هەلی کا دروست بێ پیشەسازی زۆر دامەزرێنە بۆ منە گرنگی بە کەرتی کوشت و کاڵدا گرنگی بە کەرتی گەشت و گوزاری بدە بەس لەوانە ئەو سێ کەرتە گرنگ پێ دەکرد پیشەسازی کوشت و کاڵ و گەشت و گوزاری گەنجێکی زۆر دەکەوێتە کار بەڵام ئێستاەوە نییە دافعێک نییە لە ینی پاپشتێک نییە بۆ گەنجان تا ئێستا لە هەرێمی کوردستان بینی و تەلەپەرلەمان پرۆژەیە کە بێ بڵێ پرۆژەی تایبەت بەلەوان پێدانی خەرجی چوت ینی ئێستا یەک داتال بەس لە دەڤەری بتوێن و پشتە 19,000 کەس تەخەڕوج هەیە 19,000 گەنج و لاوی تەخەڕوجێ دانەمەزراوە ینی یەک دامەزاندنی بڵێم حکومی دامەمەزراوە لەوەی لە کەرتێکیش بکە لە هەر شوێنێکیش بکە بۆیە گەنجێکی زۆر ئێمە لە بەیاننامەکەی سەنتەری پەرپێدانی داوە ئاماشەمان پێ کردووە گەورەترین گرفت لە هەرێمی کوردستاندا ئێستا لە دوای بێکهەلی بێکاری دیاردەی کۆچە گەنجێکی زۆر کۆچ دەکە بەشێکی ئەو گەنجانە دەبنە قوربانی لە دەریای جەورەگاکانی تر بەشێکی تری ئەو گەنجانە توشکێشەی کۆمەڵایەت گرفتی دەرونی دەبن لە وڵاتان نەوانەیە لەوێ شەو هەموو گەنجە نەکەوێتە سەر کارەوە بەڵام ئەو وڵاتانە دەرگیان کردوتەوە بۆچی چونکە ئەتۆ وزەی وڵاتێکە بۆ وڵاتێکی تر دەچێت اینجا ئەو لەوێ سەرمایەکی زۆر بەرهەمدێنی لێوێ خزمەت بە وڵاتەکە دەکات گەشە بە وڵاتەکە دەدا بەڵام بەداخۆ لێرە لە هەرێمی کوردستان هیچ بەرنامەیەک پرۆژەیەک نییە کە بتوانێت ومێدێک بۆ گەنجام بکەڕێت جار چی لە پەرلەمان چ دامدەجار ئەگەر شتێکیشیان هەبێ بیانێ پێشکەش بە کۆمەلگاکەن بربەرسیان هەیە ڕێگریان لێ ئەکرێ ئەمەش بۆ خۆی بەڕاستی جێ پرسیارە زۆر نەکەوە ئێستا گەنجێکی زۆر بۆ نمونە هەتا لە دەربڕین بیرڕاکەی خۆیدا لە خۆپشانداندا لە دەرکەوتنەکردنەوە یەکسەر یان دەستگیر دەکریان هەڕەشەی لێ دەکری ئەمانە داپلۆسینێکێ داپلۆسینی کۆمەڵگا هەیە لە ئەم دەسەڵاتە ئێستا قۆناغی داپلۆسیندایە قۆناغی ئەوەی ترساندن و بەندکردنی تەواوی کۆمەڵگا ئێساوەی لە هەرێمی کوردستاندایە بە هەموو پارێزگاکەم کۆمەڵگایەکی بەندکراوین کۆمەڵگایەکی بەندکراوین لەبەرەوە تۆ ناتوانێت قسە بکەی ناتوانین بیرڕا دەربڕی دەچێت سەر شەقام بۆ ئەوەی گرفتەکان خۆ ڕوبەڕوت دەبنەوە اینجا خزمەت گوزاریت بۆ نییە اینجا تۆ بەشدارنی لە خێر و داهات و سامانی وڵاتە کە ژێرەوەی هەموو نەوتە کە کوردستان ناوچەیەکی بازرگانی چەندین مەرزت هەیە داهاتێکی زۆرت هەیە نەوتت دەڕوە یعنی هیچ بۆ گەنج نییە بۆ لاو نییە لەودا کاک سەلمان ئەو قوارەی ئەم دەسەڵاتی کە هەیە تا چەند گەنجان ڕۆڵیان هەیە لە هێشتنەوەی ئەم جۆرە دەسەڵاتە واتە پێدوانیە کە ڕۆشتنی گەنجان زیاتر دەبێتە هۆکارێ بۆی کە
کەسانێکی دیکە باوکو دایکمان خێزانەکەی دیکەمان گیرۆ دەبمە دەست ئەم دەسەڵاتەوەتە ئەگەر گەنج بمێنێتەوە و شێرانە مامەڵە بکات ئایا دەتوانێت گۆڕانکاری لەم دەسەڵاتەدا بکات و گۆڕانکاری لەم وڵاتەدا بکات و ئەم دۆخی پێ قبول نەبێت و هەمیشە بەردەوام دەزانین دەسەڵات ئەو دەسەڵاتدارانی کە ستەمکارن بەردەوام لە گەنج ترساون و هەش دەشترسێن. ڕاستە یعنی ئەگەر ئەو گەنجەی کۆچی کردووە بۆ منە زیاتر لە 30,000 لە 2000 زیاتر لەوە بەڵام ئەوە لای ئێمەیە بەس لە دەڤەری بتوێن و پشدەر 7,000 گەنج کۆچ کردووە لە 2020 بۆ 21 هەنی ئەو دو ساڵەدا 3,000 گەنج بەڕێخستنەوە بە منەظەمیەوە بێتە سەر شەقامەکان بە بەرنامە ڕێژیەوە هەوڵی گۆڕانکاریدا گۆڕانکاری دروستە بێت ئەمە ناڵێن ئەوە نییە بەڵام گۆڕانکاری کاتێک دروستە بێت کە گەنجان یەکەم قۆناغ خۆیان هۆشیارکەنەوە یعنی ئیرادە دروستکە دەزانی ئیرادە گەورەترین جوڵێنەری مرۆڤە مرۆڤ ئیرادە بێ بەرامبەر بە کێوک دەوەسێ مرۆڤ ئیرادە بێ گۆڕانکاری زۆر گەورە دروست دەکە تاگەگەر لە ناو خێزاندا ئیرادەی هەبێ خێزانێک دەگۆڕێ ئەگەر کۆمەڵی تاکی یەک بگرن کۆمەڵە گەنجان بکڕن ئیرادەی گۆڕانکاریان هەبێ بێکمان گۆڕانکاری دروستە بێت یعنی بۆیە ئێمە لەو زروفەدا لەو دۆخەدا گەورەترین ئەرێک دەکەوێتە سەر گەنجان و لاوان کە هەوڵی گۆڕانکاری بدەن گۆڕانکاری دروست بکەن با قوربانی هەبێ قوربانی بدەین بۆی گۆڕانکاری دروست بێت با گەنجان ڕوو لە کتێب خوێندنەوە بکەن و هۆشیاری دروستکەن بەرەو کتێبخانەکان بگەڕێنەوە ئەنی جم و جۆڵی خون هەماهەنگی لە نێو خۆیاندا دروست بن کۆمەڵی هاوبەش لە نێوان سەرجەم گەنج و لاواندا دروست بێ بە بگەڕانەوە بۆ بیرروڕای سیاسی و ئێسپەکان بەداخەوە کۆمەڵگە ئێمە یەکێک لەو گرفتە زۆرانە کە نێتوانیوە گەنج و لاو بە جوڵە بکەوێت ئەوەی کۆمەڵگە ئێمە دابەشوە بەسەر ئێسپەکاندا کاریگەری بیرروڕای سیاسی بەسەر ئەم گەنجانەشە هەیە اینجا فەزای ئیعلام ڕاگەاندن سۆشیال میدیا ئەوەی پێی دەڵێن بۆ منە ئێستا شتێکێ پێیدەوە کەپیتالیست ئیمپریالیست بەڵام ئێستا بۆ تۆ سۆشیال ئیمپریالیست هەنی داگیرگاریەکی گەورەی میدیایی هەیە کە گەنجی یعنی بێڕۆڵ کردووە گەنجی کردوتە گەنجێکی مدمینی سەر شاشە کردوێتی گەنجێکی پەیوەست بە شاشەوە گەنجەکە ئامادەیە لاوەکە ئامادەی 5 سعات لە دیار شاشەوەکەوە ڕاوستین بەڵام گروتینێک بە خۆمان نادەین 5 سعات لەسەر شەقام بوەستین داوە حەق و مافی خۆمان بکەین لە ئەوروپا شتێک هەیە لە ئەوروپا شتێکی بەناوی فابیان سۆسایەتی کۆمەڵەیەکی لاو گەنجانن یعنی بیانەوەی لە کام وڵاتە سەرکردەیەکی قیادەیەکی گەنج بێنە پێش دەچوڵێن چالاکیان جاندە چەند ناو شەقامەکان ئەو لافی تێڵداواسن گروپ کۆ دەبنەوە قسە بۆ خەڵک دەکەن لە سەعاتێکدا بە هەزاران ئیمێڵ و جیمێڵ و تویت بەڕێ دەکەن بۆ خەڵکیەوە شارکەنەوە بڵێن ها ئەوە گەندەڵی لە فلان شوێنەیە ئەوە لە فلان ئەو وێرانکاری هەیە گۆڕانکاریەکی زۆر گەورەشیان ڕووداوە خۆ بۆ ناکەن لە دەسەڵاتیش لە فەڕەنسا هەیە لە کە زەردەکان توێژینەوەک لە فەڕەنسا کراوە سەتا نزیک هەفتە حوتی ئەوانەی کە ناڕزایان دەربڕیوە لە لاوان بوونە ئامادە بووە لە ڕێڕێ و شەمەندەفەرەکاندا ڕێگاکاندا لەلاوی ئێمە کووە بە ئەو گۆڕوتینەوە دەبێت دروست بکرێ لێرە بۆی گۆڕانکاری دروست بێ اینجا تاکی ئێمە لاوی ئێمە فێر نەبووە داکۆکی لە مافی حقوقی شخصی خۆی بکە کاکە من گەنجێک بم لایەک مافمێ لە وڵاتە بژیم مافم هەیە لایەن کەم 24 سعات ئاوم هەبێ کارەبام هەبێ ڕێگایەکی خۆشم هەبێ پارکێک شوێنێکی حەسانەوە بۆ پشودان هەبێ چەند لێرە چەند لەوانە هەنە بەدائیمی هەیە من پێم وایە دەسەڵات بە پلان و بە بەرنامەوە ئەکات کە گەنج بەم شێوازە بێت کە باسیەکەی خۆی دەیەوێت کە بەردەوام بێت لەوەی کە ئەو شتانە بە ئاسایی بێ بەلایەوە ینی نەبێتە هۆکاری قبول نەکردنی بێتە دەنگ و بێتە شەقا ئەوە جۆ بەڵێ ئەوە هەوڵێکە ئەوە هەوڵێکە
هاوکارم ینی بۆ نمونە کێ بەرپرسە لە لەولادانی کە لاو هەیەی بۆ نمونە هەر هاوڵاتیەکە بینی گەنجێک بێهیوا کاڵە تۆ بۆ خوێنی یان تۆ چێکی لە وڵاتە تاکەی دائنیشی یاخود ئەوەی تر هەر باز لە ڕێکخراوەکان مەبە کە گەنج بە ئاراستێکی تر و یاخود چەندین ڕاگەیاندنی نابەرپرسیار و چەندی شتی ترمان هەیە کە باسی لێ بکەین و ئەکید دەسەڵاتی شۆک و هاوکارم باسی کرەوەش بۆ خۆی هەر ڕۆڵێکی زۆر هەر هەمومان بەرپرسین كلكم راع وكلكم مسؤول عن رعيته بەرپرسیە من زۆر بەرپرسم من زۆر هەست بە شەرم دەکەم جاری وایە لە ماڵەوە بیر دەکەمەوە ینی هەستەکەم زۆر کەم تەرخەم و جوڵام کەمە کاریگەریم کەمە لە گەڕەکەکەی خۆم لە بۆ نمونە شارۆچکەکەی خۆم لە قەزاقی خۆم هەمومان بەرپرسین من تۆ میدیا ئەوە هیچ حیزبەکان دەسەڵاتوە تۆ لە دەسەڵات وەکو پەیکەرێکی لێ هاتووە ڕەش بووە نقطەیەک تێدا نابینەوە نقطەیەک سپی تێدا ناوی ئومێدی گۆڕانکار تێدا دۆستکەی کەواتە تو دەبێت چی بکەیت وەکو ئەو بەلەمەی لێ هاتووە کە تەختەکانی ڕزیون ینی هەر چەند کوونەکان داپۆشی هەر ئاوەکە دێتە ناوێت تەختەکان ڕزیون ئاو دەدزێ هەمومان نقم دەکا دەسەڵاتی هەموو دەسەڵاتێکی تۆتالیتاریزم ینی پاوان خواست دیکتاتۆریەت دەوێت چی بکات زۆرترین هەوڵ دەدا بۆی ئەو کۆمەڵگەیەکی خەوتوو ناهۆشیار بێ کۆمەڵگەیەک بێ نەوێ بەرگری لە مافخۆ بکە کەواتە ئەوانە ئێستا بەرپرسیارن حیزبەکان هەر هەمویان بە ئۆپۆسیۆن و بە دەسەڵاتدارە تۆ لە دەسەڵات دەزانی ئەم دەساسی ساڵە ممارەسەیەکی خراپ دەکە حیزبەکانی ئۆپۆسیۆن بۆ جوڵە ناکەن بۆ قیادەی ئەو هەموو گەنجولاوە ناکەین گەنجولاومان زۆرەیە ئیرادەشی هەیە بەڵام ئیرادەکەی وەستاوە پێویست بەچی بە سەرکردەیە سەرۆگنا سەرکردەیەک کە قیادەی بکە پێشڕەوی بکە قوربانی سامان کردەوە بە دەسەڵاتداری ئەم وڵاتە نییە بۆ نایانێت کاریزمایە گەڵبژێرن و لەبەر ئەوەی سەرۆک ئەوەی هەبووە لە هەرێمی کوردستان هەتا ئێستا هەنووکەش قیادەی کاریزمای نییە لە هەرێمی کوردستان قیادە کاریزمای دروست نەبووە دروستیش بوو بێ بۆ 2 سال 3 ساڵ بووە جوڵانەوەیەک دروست بووە تۆزێک خۆی دروست بووە هەتا ئەوەی هەندێک خەڵک پێ بوو سەرۆک هەبووە لە هەرێمی کوردستاندا سەرکردە نەبووە خەڵکی گیرفان بووە خەڵکی تموع بووە خەڵکی ژیان بوو ئاخر معقولیات تێدا نابینم ئەتۆ لەو وڵاتەدا تەماشای سەرمایەکە دەبزەرێ ناشەفافی هەیە نەوتە داهاتی دیار نییە داهاتی مەرزەکان دیار نییە گومرگە دیار نییە خاک و خێر و بێری ئەم وڵاتە هیچی دیار نییە زیاتر لە 90,000 گەنجی بێکارت هەیە کەس بەلای داناچێ ئەی معقولە سەرکردەیە قیادەیەک نێ پێشڕەوی لایانی کەم 30,000 دەنگی ناڕزایی بکە 20,000 گەنج کۆ بکاتەوە قوربانی بۆ بدا بێ لە پێشەوە ینی سەنگەر بگرێ بەرامبەر بەدەسەڵات پێشەکی بۆ خۆی قوربانی دوو قامچی بە خۆی کەوێ ئێکاکە خۆگەن زۆر جوڵا لە هەفتەی شوبات لە ڕۆژەکانی تر بەڵام ئەوی پێی دەکەوت هەر ئێمە بوو قامچەکان هەر بێمە بوو دوای مزایدەی ئەعلامی بۆ هەندێک کەس بوو پێی دەچۆ پەرلەمان پێی دەبوو بە وەزیر پەرلەمانتارە خۆی دەوڵەمەندەکە بە ئۆپۆسیۆن و خەیرە ئۆپۆسیۆنەوە ئەمنەگەر ڕەخنە بگرن ڕەخنە لە ئیزبەکەی ئەو ڕاگەیان نەش دەگرن زۆر کەسمان هەیە هەر خۆی دەوڵەمەند کردووە خۆی پێگەیاندووە سەرمایەکەی خۆی نەهاتووە بداتە 20 گەنج بڵێ وەرە پرۆژێکتان هەبێ دڵیان بە خۆی خۆش بێ ینی پرۆژی هاوبەشی لەگە گەنجان دروستکە لەگەڵ ئەوەشدا پێ دوانییە کە خودی هاوڵاتیان بەگشتی بێ ئومێدیشن لەوەی من وا بیرەکەمەوە ئەگەر زۆر جار ئەو کاریزمایە ئەو سەرکردێژ پێشڕی و کالەوانی خەڵکێکی زۆر دوای نەکرێت بەڕاستی ینی ئەوەندا خەڵک ناومێت بوو چۆنە قیادە ئەگە لە نێو گەنج و لاودا بێ واز ناهێنێ ئەنی ئەمە پرۆسەیەکی استراتێژی گرنگە یعنی نایە بە 2 ساڵ خۆ تو بە 2 ساڵ و بە مانگێکەوە نابێ چویە دە زیندان و یەڵا هاتیە دەر ئەوە نابێ کاکە دەیان کەسمانە بووە بابە یعنی من گەنجێکم لاوێکم هەوڵی زۆرم داوە 16 جار تووشی مەحکەمە بوومە
کەس نەبوو بە پاڵپشتی بۆرە پێش مەسوولێکم نەبینیوە بێ لەگەڵ من بێ کەفالم کات و لەگەڵ من بێتە مەحکەمەوە ئەو بێ ئێمە نابێت کە قیادەی فعلیمان هەبێ نەخێر گەنج ومێدی بۆ دەگەڕێتەوە ئیرادەش دروست دەبێ بەڵام ئەمە دەبێت لە کوێوە دەست پێ بکەین لە خێزانەکانەوە لە زانکۆکانەوە بێ قوربانیدانی شەبێ با بە ئەم گەنجانە ئەوان کردووە کاتێکە کە گۆڕانکاری دروست بووە خاندی شۆڕشێکی کرد دژی بەریتانیا سێ خاڵی کوتی سێ خاڵ بکەن یەک جلوبەرگی بێگانە لەبەر نەپۆشن شەمەندەفەر و ماشێنەکانی ئینتیدای بەرەتانی بەکارمێنن دیفاع لە کللتوری خۆمان بکەین گەنجی ئێمە ئێستا یعنی دابڕانێک هەیە لەگەڵ کللتوری کوردی کەی وا بووە زمانەکەشمان بەڕاستی وێ نەماوەتەوە یعنی زمانیشمان لە داڕمانە گەنجی ئێمە کەی کللتوری ئێمە وا بووە ئێمە بەرامبەر بە زاڵم ئاوارهاوەستین و لە ماڵەوە خۆمام شارینەوە دەست بە کڵای خۆ بگرە باینەی بە ئەو کەی وا بووە کەواتە دەبێ ئێمە هەر هەموو لایەنە سیاسیەکان حیزبەکانی ئۆپۆسیۆن لایەنە ئیسلامیەکان کۆمەڵ و یەکگرتوو دەبێ واسبێنن لە مەساڵحی دنیای و گیرفان و خۆ دەوڵەمەندکردن و باخ دروستکردن و فێلا دروستکردن ئەو هەر نییە با دەبێ بێ ناو شقامەکان پێغەمبەر صلی الله علیه و سەلەم دەوڵەتی مەدینەشی دروست کرد چوار هۆدەی نەبوون چوار نهۆمی نەبوون بەڵکو لە نێو خەڵکدا بوو گەنجی پێدەگەیان ئوسامەی کوڕی زەیدی دەکردە سەرکردەیەکی جێژبسێک ساڵی لە کاتی ئەبوبەکری سیدیق لەوێ بوو کەوا دەزانی وزەکە لەکوێدایە بۆی ئەو وزەی بۆی لە حیزبەکان پێویستە پرۆژەیان هەبێ پرۆژەی جددی پرۆژەی عەمەلی فەعلی پارەی تێدا سەرف بکەن بە گەنج بەگەڕخەنەوە ئەگەر لە پرۆژەیاندا نەبێت تووشی وێرانەیەکی زۆر دەبین سوێن بەخوا ئەمڕۆژ نەبێ بەیانیش نەبێ ئەو کۆمەڵگەیە هەڵدەگەڕێتەوە لە هەموو شت تا ڕوشک پێکەوە دەسوێنێ یەکی زۆر دەدەین بێگومانی شەو دۆخە تا سەراوان نابێ ڕۆژێک دەتەقێتەوە زۆر سپاس دەکەین ئێمە کاتمان نەما سپاس بۆ ئەوەی کە میواندار بوو ئەمڕۆ لە پەیامی ڕۆژ زۆر سپاس بۆ بەڕێز سلمان کۆچەری چالاکوانی بواری لاوان ئازیزان دەچینە ناو بڕێک و دواتر لە تەوری سینەما گەڕێینەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام بە ناوی خوای گەورە دیارە هەمومان بە چاوی خۆمان نەخۆشی کۆڕۆنا و ناڕەحەتیەکانی نەخۆشی کۆڕۆنامان بینی بۆیە بەکارهێنانی ئەم ڤاکسینی کۆڕۆنا ئەرکێکی هەنووکەیی هەموو تاکێکی کووردە یەکەم لە ڕووی تەندروستی مرۆڤەکە خۆیەوە ئەگەر بێت و ئەم ڤاکسینە بەکاربێنێ خوا نەخواست تووشی نەخۆشیەکەیش ببێ بە ئاسانتر دەیگرێت و کەمتر تووشی ناڕەحەتی دەبێت لە ڕووی کاری ڕۆژانەی شیەوە ئەگەر بیەوێ ئیشەکانی ڕاپەڕێنێ بەبێ ئەو کارت و ڤاکسینە ئیشەکانی بۆ ڕاناپەڕێت لە ڕووی دینیەوە ئەرکێکی دینیە چونکە ئەگەر ئەو مرۆڤە ڤاکسینەکە بەکار نهێنێ بەهۆی ئەوە مرۆڤێکی تر تووشی نەخۆشی ببێ ئەمە گوناهی ئەگا چونکە بۆتە هۆکاری ئەوەی کە لە ڕێگەی ئەمەوە مسلمانێکی تر لە نزیکەوە بێتە هەڵگری ئەو نەخۆشیە کە ئەیتوانی لەوە پێش ئەو بەهۆی ئەو دەرزیەوە تووشی ئەو نەخۆشیە نەبێت ئێمە لێرە وەکو لیژنەی باڵایی فتووا سلەیمانی داوا لە هەموو هاوڵاتیان ئەەکەین ئەوانەی کە ئەو دەرزیان بەکار نهێناوە ئەو ڤاکسینەیان بەکار نهێناوە هەوڵ بدەن کە ڤاکسینەکە لە خۆیان بدەن بەکاری بێنن بۆ ئەوەی تا هەموو لایەکمان پارێزرا و تەندروست بین خوای گەورە هەموو لایەک بپارێزێت. لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانان و پڕ لە گەگەبایتی ئینترنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە بۆ هەمومان هەیە. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی
تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. دوبارە سڵاتانە بەدازان و خۆشەویستان گوێبیستی سنوودێکی ئاینی دەوین پێکەوە. مطالبة بحل البرلمان ومحاربة ما عزیزان دەستگای نووری حیکما بۆنەی سەری ساڵی کۆچیەوە سیمینارێکی ڕێکخستووە بابەتێک کە تایبەت بە ساڵیادی کۆچی بێ با بێکەوە بینێری ئۆڤیتیر. ئێمە لە دەستگای نووری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری بەدەر لەوەی کە ناسراوین بەوەی کە قیراعەت و لە بواری قورئان و تەفسیرە خزمەت دەکەین کۆمەڵە چالاکی تری زۆریشمان هەیە چێ لەو چالاکیانەمان کۆڕ و سیمینارەیە کە ڕێکمان خستووە دەربارەی کۆچ و کۆچی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆیە حەزمان کردووە لەم بوارانە شایمە خزمەت بکەین و چەندین کۆڕ و سیمینار و بابەتی ترمان هەیە لەم بوارانە یعنی لەسەر هەموو بابەتەکان ئێمە کۆڕ و سیمینارمان هەیە و ڕێکخیانەخەین لە بۆنە و یادەکاندا ئینشاءڵڵا. بەرنامەکانمان زیاتر ئێمە حەزمان کردووە تێکەڵەیەک بە لە سیمینارێک دەربارەی بڵین کۆچ و سرودێک لەلان گروپی بێخودەوە و شعر و قەسیدەیەک کە ماسای بەڕێز ماسە محەممەد یوسف پێشکەشی کردووە بۆ شێوازە ڕێکمان خستووە. دیارە ئەمڕۆ وەکو دەستگای نووری حیکمە و پەروەردە و ڕۆشنبیری لە ساڵیادی هیجرەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم پێمان خۆش لە پاڵ ئەو چالاکیانە تر کە هەمانە لە پەروەردەکردن و پێگەیاندنی گەنج و مناڵاندا چالاکیێکی تایبەتمانە بێ بۆ گەنجانی دەستگاکەمان کە بریتیا لە یادکردنەوەی هیجرەت و سازانی سیمینار و خوێندنەوەی قەسیدە و شعر زیاتر مەبەستمان لەم کارە ئاشناکردنەوەی گەنجەکانمانە سەر لەنوێ بە سیرە و ژیاننامەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام و بە قوربانیدانی پێغەمبەر و هاوڵانی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە پێناوی ئەم دینەیە مەبەستمانە کە گەنجەکانمان سوود وەربگرن لەو مناسەبەتانە و لەو بۆنانە و لەو ژیاننامە و سیرەتی کە دەخوێندێتەوە لێرە زیاتر پیام گەێنەوە گریام دێن و لەگەڵ مێژووی زێڕینی خۆمان دیارەوا مەشهوورین وان ئاسراوین کە زیاتر بەزیتیمان بە جانبی قیراء و قورئان و لەبەرکردن دەدەین بەڵام بەڕاستیدا وانە حقیقەتەن ئێمە ئیهتیمام بە پەروەردە و بەم جانی بە تەرفیع هێژە دێن بۆ گەنجەکانمان و گەنجەکانمان لەسەر هەموو جانبەکان پەروەردەکەین. دیارە هیجرەت یەکێکە لەو وەرچەرخانە گەورانەی کە لە ژیانی موسڵمانانە
گرنگیەکی خۆی هەیە هەڵبەت هەموو مرۆڤەکان خاوەنی خۆشەویستیەک و خاوەنی ژیانێکی تایبەتی خۆیانە یەکێک لەو دوانانەی کە لە ژیانی ئینسانی مسلماندا دەرەکەوێت کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەو ڕۆژێک کە هیجرەت ئەکا یەکێک لەو فرموودە زۆر گەورە و جوانانەی کە دەفەرمێ ڕۆکاتە مەکە دەفەرمێ مەکە ئەی خۆشەویستترین زەوی خۆشەویستترین پارچە ئەرز لەسەر زەوی خوای پەروەردگار تۆ پاکترین و پیرۆزترین پارچە زەوی لەسەر ئەرزە خۆشەویستترین لای خواوە خۆشەویستترینی لای سوێن بە ئەڵڵا ئەگەر بواە و قەومەکەم قەوم و کەسەکانی خۆم لە تۆ دەریان نەکردمە هەرگیز دەرناچێ یەکێک لەو شتانەی کە کۆچ فێرمانەکە قوربانیدانە بە نەفسی خۆمان قوربانیدانە بە خۆشەویستترین خۆشەویستی کە ئەبێ ئەو خۆشەویستیە وەلا بنین بمانەوێ خۆشەویستی خوا بەدەستبێنین خاک شیرینە وڵات شیرینە خۆشەویستە بەڵام گەورەتر لەوە پەیامێکە کە بگا کە ئەویش ئەوەیە خۆشەویستی خوا هەڵبژێنی بەسەر خۆشەویستی و پیرۆزی خاک و زەویە خوای پەروەردگار کۆمەڵێ وانەی بۆ ئێمە داناوە یەکێک لە هاوڵان کە ژیانی لەسەر کار و کەسابەتە سوهەیبی ڕۆمیە قوڕەیش ڕێگەی لێ ئەگرێ نێڵن بڕاو هیجرەتە بکە بچێت بۆ یەثریب کە ئەو کاتە ناوی یەثریب بوو بەڵام ئەو فەرمی ئەگەر هەموو ماڵەکەمتان بەمێ واز ئەهێنن ئەهێڵن بڕۆم ئەوانی شەڵێن ئێمە ماڵەکەتمانەوێ خۆتمان ناوێت ماڵ خۆشەویستترینە خاک خۆشەویستترینە بەڵام ئەکرێ بە قوربانی ئەو پەیامە گەورەی کە پەیامی ئیسلامە وە گرنگی یادی هیجرەت ئەوەیە پێویستە ئێمە بزانین ژیانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام چۆن بووە و چۆن قوربانی داوە بە ژیانی خۆی بۆ ئەوەی ئەو ئاوینە بگا بەدەستی ئێمە یادکردنەوەی کۆچ ناساندن و گرنگی کۆچە لە هیزری ئێمەدا بچێندێ گەنجەکانمان ئێستا زۆری لەوانەیە دەیان ناوی یاریزانی لێ پرسی لە یەکسەر وەڵام دەداتەوە بەڵام نازانێت چەند کەس لە خزمەتی پێغەمبەر بوو عەلەیهی سەڵات وسەلام لە هیجرەت بۆیە پێناساندنەوەی هیجرەت وەکو خۆی گرنگیەکی تایبەتی خۆی هەیە لە ژیانی تاکی موسڵمانە دووبارە سڵاوتان لێبێ دازان و خۆشەویستان لە چەوریسەی بەرنامەکەماندا باز لە شێوازەکانی گەشە سەردنی هیزری منداڵ دەکەین زانی ئەو ڕێگا و تەکنیکانە چین کە کاریگەری دەبێت لەسەر هیزری منداڵ و ئاستی زیرەکی منداڵ زۆرجار دایکان و باوکان گلەیی ئەوە دەکەن یاخود لەگەڵ منداڵەکانیانە ناتوانن ئەو بابەتی کە هەیە خود لە بابەتی خوێندندا بە جوانی لە منداڵەکەی تێبگەێنێت یان ئاستی زیرەکی منداڵەکەی لەو ئاستەیانە بتوانێت ئەو شتێک کە فێری دەکات بە ئاسانی وەری بگرێت لە ئێستادا خۆشبەختانە کۆمەڵێک تەکنیک کۆمەڵێک بابەت یاخود کۆمەڵێک یاری هزریژەن کاریگەری دەبێت لەسەر ئاستی زیرەکی منداڵ یەکێک لەو بابەتانە خولی زانستی بیرکاری ماجیک ماکسە کە کاریگەریەکی باشی هەیە لەسەر منداڵ و دەتوانێت هزری منداڵ بەرەو پێشەوە بەرێ پێشەوەی دەستپێک باز لە تەوەرەکەمان بکەین و گفتوگۆ لەباری تەوەرەکەمانە بکەین راپۆرتێکمان هەیە لەبارەی خولی زانستی بیرکاری ماجیک ماس پێکەوە بینەری دەبین. ايش انا طورت وين وصلت انا بالماجيك ماس طب صوت شوي
بسا نو صودو 94 68 بسيري باشا بسيري خير خير لا خير 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 ولا بس لا نو ايش ما بس ولا يقرا لا توصل حتى وقت اللي ترى ايوه ايوه دو لا سي هو كما حارب ابي فوق فكرة البرنامج طبعا كانت من 2018 مع الأستاذة بريخان. كان في نقاش طال لمدة 8 شهور بشكل يومي. كان في نقاش، كان في يعني تبادل أفكار حتى تقتنع، حتى يكون في إقناع للأستاذة بريخان بالبرنامج. فطبعا شافت أهمية البرنامج، أدركت لأهمية الموضوع، وصار اتفاق مع المؤسسة تعلمني بسوريا اللي هي راعية لهذا البرنامج. اجينا على كردستان، طبقنا البرنامج كان ب 2018 اجينا على كردستان. اتوان بخير زوجش لهم كان جرام الكريم حزب وهذا زوج الحزب اللي ما جبناش 44 99 minus 54 زوجتي باش المر بدون ما زيد ما بلاناتها بس minus 10 minus 10 99 minus 54 minus 5 minus 14 95 minus 55 minus 20 minus 20 توانە هزرەکانی منداڵ دەکەین و گرنگیدان پێی تا چەندێک گرنگە کە پرۆ ببرێ بە توانە هزرەکان. وەک دەزانین دنیا لە پێشکەوتنێکی زۆرە و کۆمەڵێک زانستی باشن کە ئێستا کار دەکەن لەسەر هزری منداڵ و لە جیهاندا دەوترێنەوە. یەکێکیش لەو پرۆگرامانی کە زۆر باشە و لە کوردستانیش خۆشبەختانە کۆمەڵێک ڕاهێنەری بەتوانە و بە ئەزمونمان هەیە کە ئەموانە دەڵێنەوە و کاریگەری دەکاتە سەر هزری منداڵ و بە تایبەتیش زانستی بیرکاریانە لەگەڵیە کە دەتوانن منداڵ لە تەمەنێکی کە ماسوود لەم وانانە ببینن و بە شێوازێکی پراکتیکیش جێبەجێ بکەن کە کاریگەریکی باشی هەبێ هەم لە توانای هزری و هەمیش لە خوێندنە و پەرەدان بە توانەکانیاندا. بۆیە ئەمڕۆ کۆمەڵێک میوانمان هەیە کە ڕاهێنەرێکە، ئەویش ڕاهێنەری زیرەکیە، مامۆستای ئیسرا حەسەن. مامۆستای ئیسرا بەخێربێ، سپاس بۆ ئامادەبوونە و هەردوو ئەو خانمە جوانانە خاتو ڕێسا و خاتو ڕاوایە بەخێر بن یاخۆ. مامۆستا بۆ ئەو بینەرانی کە نازان ماجیک ماس چییە یاخۆت توانە هزریەکان پەیوەندی چێ بە ماجیک ماتەوە گەر بە
بە کورتی باسێک لەوە بەڵاوانیان پێم باشە پێش باز لەو نەزانستیە بیرکاریە بکەین باز لە هێزری منداڵ بکەین ینی تا چەند گرنگی بە هێزری منداڵ بدێت وە گەشەسەندی هێزری منداڵ چۆن ئەنجام دەدرێت دەستخۆشیتان لێ پرۆگرامی ماجیک ماس پرۆگرامێکی جیهانیە پێشووی کە باز لە پرۆگرامەکە بکەم هەزری منداڵ کاتێک کە لە تەمەنی 1 ساڵەوە کە ئیسر منداڵ دەست بەوە کات کە حەزی بە یاریکردنە ئێمە شەزانین کە دنیای مناڵ دنیای یاریکردنە هەر لە ڕێگەی یاریەکانەوە ئێمە ئەتوانین گەشە بە هەزری منداڵ بکەین ئەگەر لە تەمەنێکی زۆر زووەوە گرنگی بە تەرکیز و هزری منداڵ بدرێت دڵنیام لەوەی کە منداڵێکی زۆر سەلامەت لە بەرەوپێش چوونی زیرەکی و توانای مێشکی منداڵەکە جێگیرەکات پرۆگرامی ماجیک ماس پرۆگرامێکی جیهانیە کە لە زۆربەی زۆری وڵاتساکان جێبەجێ دەکرێت کە لە بۆ هەموو تەمەنەکان گونجاوە بەڵام لە تەمەنی 4 ساڵیەوە تا تەمەنی 7 ساڵی سوودێکی زۆر باشی هەیە بە خۆشحاڵیەوە ماوەی 4 ساڵ ئەبێت کە لە کوردستان پەیڕەو ئەکرێت ئێمە وەجبەی یەکەم بووین لە تیئۆتی پرۆگرامی ماجیک ماس کە ساڵی 2009 بوو من کە هەر پرۆگرامەکەم تەواو کرد خێرا دەستم کرد بە جێبەجێکردن لەسەر کۆمەڵی منداڵ ینی دیقەتم ما کە سوودێکی زۆر باشی هەیە لەسەر منداڵ بە خۆشحاڵیەوە کە لە ئێستای ڕاهێنەرانمان زۆرن لە کوردستان و لە شار و شارۆچکە دەکرێت ئەمە ناوی بنین زانست یاخود شێوازە لە شێوازەکانی یاریکردن ژیش بێ بۆ منداڵ بەڵێ ئەکرێ هەردووکی پێ بڵێن چونکە پرۆگرامی ماجیک ماس هەم یاریکردنە هەم زانستێکی زۆر سەردەمیانەیە بۆیە باس ئەەکەم کە سەردەمیانە لەبەر ئەوەی کە پرۆگرامی ماجیک ماس کە ئێمە لە ڕێگەی ئەم ئامێرەوە ڕاهێنان بە مناڵەکانەکەین کە پێی ئەڵێن ئاباکۆس ئەم ئامێرە هەر سێ جۆری زانستی وەرگرتنی تایە کە ئێمە ئازانین شێوازی وەرگرتنەکانمان بەسەری حسی و سەمعی تایە کە پێک هاتووە لە هەر سێ جۆرەکە واتە ئەگەر کەسێک ئەگەر مناڵێک بەسەری بێ ئەتوانێت سوودی لێ وەرگێ ئەگەر سەمعی بێ ئەتوانێت سوودی وەرگیر ئەگەر حسیش بێ ئەتوانێت سوود لە ئەم پرۆگرامە وەربگرێت زانستێکە بە شێوازێکی ڕاهێنانەوە بە شێوازێکی ڕاهێنان و بە شێوازێکی یاریکردنە زۆر باش وا بچمە لای دومیانەکەمان ڕاهەگیان بەخێر بێت لە کێکەوە دەستکڕ بە خوێندنی ماجیک ماس بوو تا چەندێک سوودی لێ بینیوە لە 2020ەوە چەندێک بەردەوام بووی لە فێربوون لەم خولایە زۆر بێت چەندێک ئیسفادەت لێ کرد زۆرنی ڕۆژانە چەند کاتژمێر تەرخان دەکەی بۆ ئەم زانستە ساعتێک باشە بێ بۆی ساعتێک باشە هەستی کردووە کە هێزری باشتر بوو مەسەلەن لە بابەتی حساباتە لە کاریگەری هەوو بێ لەسەر پرۆسەی خوێندن لەسەر وانەکانی پێشوو تۆزە تەرکیزم خراپ بوو ئێستا تەرکیزم باشتر بوو مشکم زیاتر فراوان بووە کاتە ئەنی ئەگەر ئەم ساڵی خوێن بێتەوە بە شوازێکی باشتر و جیاوازتر ئەبی لە ساڵانی پێش بەڵێ ئەمە کاریگەری هەبووە لەسەرێ بەڵێ ئێستا باشە با بچینە لای ڕێساش ئەگەر ئاساوی ئەویان ڕێسایە ڕێسا بەخێر بێ خۆشحاڵ بوو بامادەم ڕێسا لە کێکەوە لە خولی ماجیک ماساوی تا چەندێک سوودی لێ بینیوە ئێمە 2022 چونکە خوشکین ئەوە بۆ پێشوم ئەوە بۆ لە حساباتم زۆرم پێشوە تا کوڵامەکە مەسانی مامێستە کەوە هاتوومەتەم دۆرەیە ئەوە بە چەند سانیەک دەتوانم پرسیارە حەلکە ئاسانی فێر بووی حساب پێشتر لە حسابات و بیرکاریات باش نەبووی زۆرە باش نەبوو ئەوە کاریگەری هەبوو کە بتوانیت زیاتر پێشوی بیرکاریدا دەبووە ساعی زۆر کەم مامەستر لەوە دەتوانم یەک لە ساعیەکەم و بتوانم ئەوە بزانم ئەوە چیە ئەوانە زۆر باشە کۆمەڵی تاقیکردنیان پێ نەکەی مامۆستا بزانی پێویستەکە ئەو هینە بەکاربێن هەر خۆشم بەخەیاڵ مایکەکە بەکار دواتر مایکەکە بە ئەنجامەکە بەکار بهێنن زۆر باش دواتر ئیکۆڵەکەمان پێ ئۆکێ 55 minus 5 minus 50 91 minus 41 33 minus 30 minus 3 minus 50 82 minus 32 minus 50 95 minus 55 minus 40 85 ئەوە ینی چەند ژمارە بوو پێوتن زۆر کۆمەڵی ژمارە ئێمە ڕۆژ مامۆستا ئەمە تەنها کۆکردنەوە لێ دەرکردنە زەربیتیانە بەڵێ ئەمە لیڤڵەکانمانە ماجیک ماس پێکاتوە لە نۆ لیڤڵ سێ لیڤڵی سەرەتامان کە ئەبێ بە لیڤڵی ئەی لەگەڵ بی وەسی پێش
قۆناغی مەکتەبە پێشەوەی کە مناڵەکە تەواو ژمارە بناسیێتەوانێ واتە لە سەرەتای ناسینی ژمارەکان سێ لیڤڵ بەکارهێنین بۆ مناڵ دواتر دوای مەکتەب هاتە لای ئێوە لە قۆناغی لیڤڵی 2 دەست پێکەن لە لیڤڵی 0 نەخێر پەیوەندی بەوە نییە ئێستا کەسێکی گەورەش کە تەمەنی هەرچەند بێت کە بێتە لای ئێمە بۆ پرۆگرامی ماجیک پاس هەر لە لیڤڵی 0 یاخود لە لیڤڵی 1ەوە دەست پێکات. مامۆستا بێت لە چ تەمەنی چەندەوە منداڵ بێت تا تەمەنی چەندێک دەتوانێت ئەم زانستە فێر بێت؟ من لە تەمەنی گەی 4 ساڵی و ئیشم لەسەر کردووە واتە لە تەمەنی 4 ساڵ و ئیشم لەسەر کردووە تا تەمەنی 7 ساڵ بەڵام ئەتوانێت ینی بۆ هەموو تەمەنێک سوودی هەیە. من خۆم کەسێک لەوانەیە کە زۆر بۆ خۆم سوودم لێ وەرگرتووە تەرکیزم زۆر باش بووە و من کەسێک بووم لەوانەیە کە هیچ بیکاریم خۆش ناهیست. ڕاستە پرۆگرامی ماجیک ماس ژمارەیەوە بۆ بەهێزکردنی تەرکیز لایەنی بیرکاری نییە بەڵام هۆکارێکە بۆ ئەوەی کە تۆ بیرکاری و حساباتی ئەم کەسە زۆر گەشاکات. مامۆستا جەخت لەسەر ئەو کێنەوە کە ئێستا ئاماژە پێ دایک باوکان بینەران کەس لێرە و ئەمان بینن یەکسەر پرسیاری وایە بۆ دروستە بکە ئەڵی ماجیک ماس بەڕاستی بیرکاریە ئایا ئەگەر من منداڵێکم هەبێ حەزی هەر لە بیرکاری نەبێ پێستەکە بینێرمە دەورێک بۆی فێری ژمارە بێت و فێری لێکدانەوەی بیرکاریانە بێت گرنگی ئەمە لە چیە؟ لە ڕێگەم ژمارانەوە فێری چی دیکە دەبێت؟ سوود لە توانە هەزرەکانە بینێ یاخود تەنها لایەنە بیرکاریەکەیەتی؟ پرۆگرامی ماجیک ماس کە پرۆگرامێکە بۆ باشکردنی بیرکاری و حسابات ئێمە پرۆگرامەکەمان ژمارەیە بەڵام لە ڕێگەی ژمارەوە پرۆگرامی ماجیک ماس سوودی سەرەکی ئەوەیە کە بەکارهێنانی لە ڕاست و چەپی مێشکە لە یەکات واتە چی؟ واتە ئێمە بیرکاریمان کە ئەکەوێتە لای چەپی مێشکی مرۆڤەوە لە هەمان کاتیشدا ئەبە کۆس پێکاتوە لە ڕنگ و لە جوڵە ئێمە سەرەتا لای ڕاستەوە ئەچین بۆ چەپ کاتێک کە ڕاهێنان بە مناڵەکانەکەم بە جوڵە ئێمە ڕاهێنان ئەەکەین بە جوڵە لەسەر ڕەنگەکان هەر جوڵەیە کە ئەیکات ئەو ئیکا بە ژمارە واتە لە یەکاتدا بەکارهێنانی لای ڕاست و چەپی مێشکە پێکەوە ئەما بێتە هۆی ئەوی بەهێزکردنی تەرکیز تەنها لایەنە بیرکاریەکەی نییە بەڵێ لایەنە بیرکاریەکەی لیڤڵی چەنە ئیتر واز لەمە دێن و خۆیان بە مێشکی خۆیان حساباتەکە دەکەن هەر مناڵەکەیەتە لای من زۆر زوو دەست بە خەیاڵەکەم یاچە هەفتەی یەکەم 2 دەرس کە من دەرزی پێ ئەڵم دوای 2 دەرزەکە خێرا دەست بە خەیاڵەکەم و ئەنجامێکی زۆر باشیشیە بۆ تا ئێستا ڕەنگە لە وڵاتێکی کە زۆر درنگ دەست بە ڕاهێنانەکەن ئێمە من ئەو ڕاهێنەرە کە خەڵکی سووریایە کە خۆم دەورم ناخوێنەوە کە قسەی لەگەڵەکە مناقەشە ئەو شتانە پێی سیر بوو کە من زۆر زوو دەست بە خەیاڵەکەم و تێبێت چەند وانەیەک بخوێنرێت دواتە دەست بە خەیاڵ بکەین من وتم لە دوای وانەوە دەست بە خەیاڵەکەم و تا ئێستا ئەنجامێکی زۆر باش ئەو ڕاهێنەرە نێودەوڵەتی کە لە راپۆرتەکەشتا بینیمان هەڵوێستی چی بوو لەسەر قوتابیەکان لەسەر هزری منداڵانی ئێمە چۆن لی دەڕوانی کاتێکە تاقیکردنەوەی لەگەڵدا ئەنجام داون بەڵێ کاتێک کە ئوستازەوەفاکە هێشتا ئێرەوە چەندین جار هاتۆتە خولەکانی منەوە دەورەکانی منەوە بە تایبەتی دەستخۆشی لێکردوم کە ئەنجامێکی زۆر باش ئەبینێت چونکە مناڵەکانمان زۆر خێران بەجددی مناڵی کورد زۆر زیرەکن بەڵام کێشەی ئێمە ئەوەیە کە ئێمە نابرێتە قۆناغێکەوە نابێتە دەوراتێکەوە پرۆگرامێکی لەسەر تاقی ناکرێتەوانەیە کە ببێتە هۆی گەشەسەندنی مێشکی ئێمە ئەزانی لە هەموو جیهان پێشووتر زۆر گرنگی بە ئایکی ویراوە کاتێکە کەسێک کە ئایکی بەرزە ئیتر تاو ئەڵێن ئەمە پرفێکتە لە هەموو جۆرە زیرەکیەکان نا ئێمە چەندین جۆر زیرەکیمانەیە 8 جۆر زیرەکیمان هەیە کاتێکە مناڵێک ئەبرێتە پرۆگرامێکەوە تەنها ئێمە با گرنگی بەلایەنی ئایکیوەکەینێ خۆشبەختانە پرۆگرامی ماجیک ماس زۆر گونجاوە بۆ ئەم بابەتە کە ئەبێتە هۆی گەشەسەندنی چەندین جۆر زیرەکی تەنها ئایکی و تەنها بیرکاری و ژمارە نییە ئێمە مناڵێک بڵێ بیرکاریەکەی خراپە ڕاستە زۆر سوودی هەیە بۆ لایەنی بیرکاری و حسابات بەڵام کە مناڵێک یێتە لای ئێمەوە لە لایەنی بیرکاری و حساباتەکەی چەند گەشاکات جو ئەوەنە ئەبێتە هۆی بەهێزکردنی باوەڕ بەخۆبوونی ئەبێتە هۆی گەشەسەندنی باوەڕ بەخۆبوونی ئێوە سەنتەرتانێ بۆ فێربوونی ئەم منداڵانە شوێنتانێ چۆنیە ماوەی چەندێکی دەوێت چەند مانگی دەوێت تاوەکو بە تەواوەتی منداڵێک فێری ئەم زانستە دەبێت ئێستا من لە ڕێکخراوی ماڵی هەمووان لەوێ دەورەتم هەیە تایبەت بە هەموو تەمەنەکان و چەندین گروپمان هەیە خۆشبەختانە ساڵی ڕابردوو من توانیم کە پرۆگرامی ماجیک ماس بەرمە قوتابخانەوە و لە هەموو هەرێمی کوردستان قوتابخانەی کورجنێس یەکەم قوتابخانە بوو کە توانی ئەم پرۆگرامە باتە ناو خوێندنی و ناو پرۆگرامی پەروەردەی دەرسی خوێندن لە هەموو قۆناغەکان قۆناغی بازنەی یەکەم واتە پۆلی 1 و 2 3 خۆشبەختانە ئەنجامێکی زۆر باشی هەبوو و پێشوەکێشمان ئەنجام مەساڵی ڕابردوو ماوەی چەندێکی بۆ مەکتەب نەنا کەسی منداڵێکە بێت ئێمە فێربوونمان زۆر ئاسانە هەر لە هەفتەی یەکەم کە مناڵێتە بەردەستی ئێمە فێری ئەەکەین هەمیشەوش بە مناڵەکان ئەڵم فێربوون ئاسانە
بەڵام ئایا ئێمە ئەبێ مناڵەکانمان فێر بکەین کە چۆن فێر بەس باشە کە ئەڵی نۆ لیڤڵ ینی تڕڵی واو نۆ زۆرە ئێوە بەڵای تونێک ئەمە بە مناڵەکە ئەڵێنەوە ئاماژە بەوە بکەم کە هەر لیڤڵێک 24 ساعتە کە دابش ئەکرێ بەسەر هەفتەکان ئێستا من خۆم هەفتەی 2 ڕۆژم بۆ داناون 2 ساعت و نیو واتە لە ماوەی 24 ساعت ئێمە ئەو لیڤڵە تەواوەکەین و پێش ئەوەی کە ئێمە دەست بە لیڤڵ بکەین تێستێکی زیرەکی مناڵەکانەکەم و دوای لیڤڵەکەش ماوەی ئەو لیڤڵەکە تەواو یەکا دیسان ئەو تێستاکرێتەوە بەڵام بە کۆڕانکاریەوە بۆ ئەوەی بزانین ئایا یادگی بینینی بەڵێ یادگی بینینی ئەو منداڵە تا چەند گەشەی کردووە توانای بیرکردنەوەی ئەو مناڵە تا چەند فراوان بووە و ڕێخستن و گونجاندنی ئەو مناڵە تا چەند گەشەی کردووە لە ماوەی ئەم لیڤڵە چونکە هەموو ئەمانە زۆر گرنگن کە لە پرۆگرامی ماجیک ماست زۆر سوود بە مناڵ ئەگەیەنێت باوەڕ بەخۆبوونێکی زۆر زوو پەیدا ئەکات لە ماجیک ماست مامۆستا هەروە وا بەس بۆ قسەکانی مامۆستاوە باسی لە زیرەکی جۆرا و جۆر کرد وا بزانم ڕێساش ئەم ماجیگماتێکی خوێندوێتی کاریگری کردوتە سەر هزری و بەشداری پێشبڕکێکی کردوە گەر باسێک لەو پێشبڕکەیەمان بۆ بکەی ڕێسا چۆن بوو بەشداریت کرد و پێشبڕکەکە چی بوو؟ وەزان پلەی دومت بەدەستهێنا بووایە؟ پێشبڕکەی شەترەنج بوو تۆڵەی شەترەنج بوو ئەوە بوو ئەوە بوو نەتیجەکەم ئەوە بوو 1 دۆڕاندنم هەبوو 2 تعادل و نیوەکەی تر بردنەوە بوو یەکەم بووی دووەم بووم لە ئاستی عێراقا بەڵێ دیاریان پێی ئەوە بۆ مەدالیاک و کاسێکیان پێدا پیرۆزە ئافەرم ئەم وانانی کە خوێندت لێ مامۆستا تا چەنە کاریگەری هەبوو کە تۆ لەو پێشبڕکەیە براوەبی تەرکیزی هزری مێشکە بەخۆتر بێت توانی باشتر یاریەکە بکەیت ئەوە بوو دەبووە بیرکەینەوە بۆ بتوانین ئەوە نەقڵی ڕاست بزانینەوە ئەوانە ئێتراوەش وای کردووە کە ئەوە مەشکە فراوانتر بڕاتنەوە یاریەکە بۆیە ئەوە بە خاڵم نەڕوا بۆ شتێکی تر و نەقڵێکی ئەڵەکەم خات و ڕێسا ئەگەر کەسێ حەزی لە شەترەنج بێ ئەبێ خێرا یاری بکایان ئەبێ لەسەر خۆ بە جوانی بیر بکاتەوە دەبێت لەسەر خۆ بە جوانی بیرکاتەوە کاتە بە تەرکیزێکی باشە هەبێ شەڵا بۆ جاری داهاتوو یەکەمە ڕاهاگیان پیرۆزبای ڕێساگیان پیرۆزبایی لەکەین کە ئاسی دۆمە هێناوە ئەمەش بە خۆی کەم نییە خات و ڕەها بێنە لای خات و ڕەها خات و ڕەها تا چەند ئەم زانستەیان ئەم شێوازە یاریکردنت پێخۆشە یان دەتێت چی بڵێ بە منداڵانی دیکە ئەگەر پێیان خۆش بێت بەشدار بن لەم جۆرە زانستەیە ئەگەر بوون مناڵێک تەرکیز و هێزر شتیانی کەم بێت ینی ناتوانین فۆکس کاتە سەر شتەکان دەتوان بێتم دەورێت فۆکسی بەقاترەکات چون بە پێشوو فۆکسم باش نەبوو بۆ شەترەنج ئێستا باشتر بووە بۆ شەترەنجیش بەڵێ بۆ موشی ئیسفادەیە بێت زۆر باشە ماوەسەگەر دووسێ پرسیارێکیان لێ بکەینەوە بکەنەوە پێشووی کە پرسیارەکان لێ بکەم ئەمەی ئاماژە بە خاڵێ بکەم ئێستا ئەمان لە بواری شەترەنج ماشەڵڵا ئاستێکی باشیان هەیە منداڵێکەمان هەیە لە بواری دووگۆڵی ئەڵێ من پرۆگرامی ماجیک ماست بەکار ئەهێنم بۆ ئەوەی کە لە یاری دووگۆڵی زۆر باش بن کاتە قەس ئێمە پێشبینی ئەوە ناکەین شتێکی هزری ئاوا کاریگەری کە سەر یاری دووگۆڵیانی بەڵێ یعنی ئەمان ئێستا بۆ یاری شەترەنجەکە زۆر سوودیان لە پرۆگرامی ماجیک ماست بینیەوە چونکە تەرکیزێکی زۆر باش و وەک خۆی باسی ئەکا فۆکسێکی زۆر باش دروست ئەکا لەسەر ئەو پێم وایە ئەنی تا خودی ئێستا هەر چۆنێک باسی بکەینە چۆنێک بی لێ بکەینەوە ناگە بۆی تا نەچیتە ناو بوارەکە نازانین کە کاریگەرێکی لە چیایە بۆ ئێستا من بیرەکەمە با بەخۆ حساباتە ئەو دەرکردن و کۆکردنەوەوانی چۆن کاریگەری لەبێت لەسەر شەترەنج کە شەڕ و ململانێ بۆ نمونە ئەنی ئەمە تا نەچیتە ناو ئەنجا دەزانیت کە چۆن پێش ئەوەی ئێمە لایانی حسابات و بیرکاری مناڵەکە باش بێت زۆر زوو من درک بەواکەم کە باوەڕ بەخۆبوون و متوانە بەخۆبوونێک لەو مناڵایە دروست دەبێت چونکە ینی کە مناڵ باوەڕ بەخۆبوون و متوانە بەخۆبوونی هەبێت لە هەموو شتێک سەرکەوتووە بێت ئەگەر ڕاهێنانی تر هەبێ بیکەی بە شێوەیەکی جیاواز ئەگەر بە بەکارهێنانی ئەوانەش بێ خۆت شتێک کە خۆت بەڵێ ئێمە توانین کات دابنین من ڕۆژانە ئاسی خێراییان دیاری ئەەکەم بۆی بزانم ئاسی خێراییان ڕۆژانە تا چەند گۆڕانکاری تەنها وەڵامەکە گرنگ نیە بەڵکو ئاسی خێراییەکەشان پێویستە کە ڕۆژانە گەشە بکەم من ئاسی ئەم خێراییە بۆ ئەو بەکار ئەهێنم کە لە وەڵام دانەوەی ژمارەکان زۆر خێرا مامۆستا ئەم پرۆگرامەکەی بۆم شێوازەیە کە ژمارەکان ئەبێ بە ئینگلیزی بوترێت نابێت بە کوردی بەیانی من زۆر جار کوردیش بەکارهێنم چونکە هەندێک مناڵ کە هێستا لای منەوە کە لە مەکتەبە حکومیەکانن زۆر زمانی ژمارە ئینگلیزی بەکار ناهێنن زۆر ئینگلیزی بەکار ناهێنن لەو کاتیا کوردی بەکارهێنم بەڵام بە شێوازێکی ستانداردی جیهانی ژمارەکان ئینگلیزین چونکە ژمارە تاکە شتە کە لە هەموو جیهانەوە یەک بەکار ئەهێنرێت
تاکە شتەکە لە هەموو جیهانە بتوانێت پرۆگرامەکە بە هەمان شێواز و بە هەمان تەقلید دووبارە بکرێتەوانێ و جێبەجێ بکرێت. پرسیاری خەیاڵانێ بکەین؟ ئۆکێ. حەزەکەی بە کوردیشی تیا بێت بۆ باش ڕۆڵاگەر بە کوردی بێ. 550 کەم 50 کەم 500 440 کەم 40 کەم 200 کەم 100 کەم 100 430 کەم 230 250 کەم 450 560 کەم 60 50 کەم 500 581. زۆر باشە دەستخۆش. پرسیاری کەشتان لە یەکەم. 420 کەم 220 کەم 200 450 کەم 400 کەم 50 995. 995. دەستان خۆش بێ. زۆر سپاس بۆ مامۆستا یوسرا حەسەن ڕاینەری زیرەکی وەروەها هەردوو خاتوو ڕێسا و خاتووڕەها زۆر بەخێر بێن. سپاس بۆم دەرفەتە و هیوای سەرکەوتنی زیاترتان بۆ دەخوازیین ئینشاءڵڵا. خوا بەخێر بێن. دڵخۆشەویستان بە پشیوازە بڕگەواتەکانی پیامی ڕۆژمان پێشکەشکردن هیوادارین جێی سوود و ڕەزامەندیەوەی عەزیز و خۆشەویست بێ و توانی بێتان بەدڵێکی ئاسوودەوە لەگەڵماندا بنیشن. بەخوای گەورەتان ئەسپێرین و خواتان لەگەڵ. تا بەرنامێکی دیکە بەخواتان دەسپێرین. خواتان لەگەڵ. بۆ هیوای لەگەڵمانە بە خۆشەویستان بۆ شۆرۆڤکردنی ئەو بابەتانی کە لە بەرنامەکەیان وەکو پرسیار ئاڕستی مامۆستا عەلی باپیرێکم و ئەویش بە تێر و تەسەلی وەڵامایەتەوە. پشت بەخوا بەستن مانە ڕاستەکەی ئەوەیە کە تۆ لە دڵ و دەرونی خۆتدا دڵت بەخوا پەیوەست بێت. لە جەنگی ئوحوددا کە پێشبینی کردو تووشی سەختی ببن دوو زرەی لەبەر کردووە. زرێ جۆرە پۆشاکێک بووە ئاڵقە بووە تیر و شیر لێ نەچێتە ژوورێ. دوو زرەی لەبەر کردووە. بەڕاستیدا بەخوا بەستن ئەڵتەرناتیف و بەدیلی دەست بە هۆکارەوە گرتن نییە چونکە ئیشە دڵە. لە هەموو هەڵوێستەکانیدا پێغەمبەر سەڵ هۆکارەکانی گرتوونە بەر ئەمجا پشتیشی بەخوای پەروەردگار بەستن. هەر خاوەن حەقە حەقی خۆی پێ وەرە صاحیب بوخاریدا لەجێ ئەوەی کە تۆ واقع دەکەی بە قەفەس بۆ خۆ دەچیتە ناوی و ئەوەی کە لەگەڵش تاچی دەیخیتە ناوی. لەچێ ئەوەی کە مەسەلەن بۆن منە دیندارێک بێ بە مڵکی خەڵک بە مڵکی گشتی و خەڵک پابند کا بەوەی کە وردە خەڵک بتوانێت ینی بە ئارامی لەم کۆمەڵگایە بژیڵ. ئەمادوو دەبی بەرینەوە عراقی دەکەی خوێنت لێ دێ بریندار دەبی دەبێ ماڵ و حاڵ بەجێ بێڵی کۆش بکەی ئەوانە هەیە. بەڵام دین خەڵک سەغڵت ناکەوا لێ بکە بۆت نەکرێت. ئیسلام کە دوانوسخەی هیدایەتی خۆیان بۆ ڕێکخستنی مرۆڤ لەسەر زەوی. بۆی خوا ناردوێتی ژیانی خەڵک ڕێکخا کەواتە دین ناگونجێ لە ئاسمان. ئایا هەر کەسێک زیی هێشار ئەگەر ڕیخۆڵە کوێرەشی بێ ئەگەر نەوع دەردێکی دیکەشی بێ دەگونجێ هەر بڵێ هەنجوێنی بدێ نەخێر لەمان دەڵێن الفتوى تختلف زمانا ومكان وشخصا وعرفا وحالا. هەموو حکمە شەرعیانەی بینایە لەسەر عرف و لەسەر عادەت دامەزراوە هەر کاتێ عرف و عادەتەکە گۆڕا حکمەکەش دەگۆڕ.